ئەم کاتەتان باش دۆستان ئازیزان خۆشحاڵین جارێکی کە پێتان شادەبینەوە لە بەرنامەکەی خۆتان لە سەکۆکەی خۆتان لە فیلمسازان. ئەوەی مای خۆشحاڵیە بۆ ئێمە هەنێ فیلم چێکراون دروست کراون لەلایەن فیلمسازانی کوردی خۆمانەوە، ئیتر ئەگەر لە ڕۆژهەڵات بێ لە باکوور بێ یا لە ڕۆژاوا یا لە هەر جێیەکی یا لە باشوور، ئەمڕۆ ئەو فیلمانە ئەکەونە سەنگەری نەک بەرگری لە ژنان، ئەکەونە سەنگەری ئازایەتی ژن، قارەمانێتی ژن، جەربەزەیی ژن، چۆن ژنی کورد بەرەنگاری ئەو واقعە ئەبێتەوە، ئەو کەڵچەرە ئەبێتەوە، ئەو ڕژێمە ئەبێتەوە، ئەو دەستورە ئەبێتەوە کە بەسەر یاسەپێنراوە، نەک بەسەری ئەو بەسەر کۆمەڵگەی کوردی یاسەپێنراوە. اینجا یەکێک لەو فیلمە جوانانەی کە من لەو ماوەیە بینیم و پێشنیارێکم بۆ کاک ئیدریس کرد، کاک ئیدریس عەبدی فیلمسازی ڕۆژهەڵاتی کوردستان، کە ئەگەر بیبینێ و خۆی ئامادەکا و لەم بەرنامەیە لەگەڵمانە ئامادە بێت بۆ ئەوەی شرۆڤەیەکی تێر و تەسەلی لەسەر بکرێ. ئەلبەتە جێیداخە نازانم تا ئێستا لە ڕێی چەند هاوڕێیەکی شەو پەیوەندیم بە کاک ئیدریسەوە کرد، هەر کاک ئیدریس لەوە ناچێ لە خەت بێ، لەوە ناچێ، نازانم کێشەکەی چییە، وە برادەرانی شەروەها نەیانتوانی پەیوەندی پێوە بکەن. بەو هیوایم تەندروستی باش بێ و بەو هیوایم تووشی هیچ کێشەیەک نەبوو بێت. بەڵام ئەوەی من بۆم بکرێ لە لای خۆمەوە لە ڕووی تەکنیکەوە، من وەکو خۆم ئامادە کردو بوو تا لە ڕووی تەکنیکەوە باس لەو فیلمە بکەم، لە ڕووی تەکنیک و کاری هونەریەوە باس لەو فیلمە بکەم. جا بۆیە ئێستا شەر ئامادەی خۆم دەرە بڕم بۆی لە ڕوو لەو چەمکەوە باسی بکەم هەتا کاک ئیدریس دەرفەتی بۆ ئەڕەخسێ و دێتە ناوەوە. ئەگەر هات ئەوە باشە، ئەگەر نەشات داوای لێبردنەکەم من باسی ئەم چەمکەکەم و ئیتر بزانین چەمکەکانی تریش چۆنە بێت. ئەوەی لە لای ئێمە وەکو دیارە ئەڵێن کاتێک کە ژنە بێتە قوربانی نەریتە نەشیاوەکانی کۆمەلگا، هەموو خۆزگەکانی ژن لەو کاتەیە وردوخاشە بن و مینی چێنراوی دوژمنانیش ئەوەنەی تر وردوخاشێکات. ئەمە بۆ بۆچوونی من لەو فیلمەیە کە سەیرم کردووە، ئەمە من بە لۆگلاینی فیلمەکەیە بینمەوە، ئەتوانم بڵێم بە دێرنامە، لۆگلاین ئینگلیزیەکەیەتی، کوردیەکەی من پێڵم دێرنامە، من بە دێرنامەی فیلمەکەیە بینمەوە. وای ئەبینم کە ئەمە بڵێم کاتێ ژن ئەبێتە قوربانی نەریتە نەشیاوەکانی کۆمەلگا، هەموو خۆزگەکانی ژن وردوخاشە بن و مینی چێنراوی دوژمنانیش ئەوەنەی تر. بەڵام لێرەیە من شتێکە بینم، لەم فیلمەیە بەرەنگاریە بینمەوە، بەرەنگاری ژن، وریایی دەرهێنەر، با بڵێم دەرهێنەر نیمایارە بینمەوە کە چۆن مامەڵەی لەگەڵ گرتە بە گرتە ڕووناچی گۆشەنیگای کامیرە کردووە. هەروەها نووسەریش ئارمین ئیتاریان کە چۆن ئەم بابەتەی داڕشتووە. دەستخۆشی خۆم لە لای خۆمەوە بۆ ئەو خاتونەش، خاتونە ئەکتەرە سەمیرە زەکایی، من پێم وایە ئەگەر ئەوە ناوی ئەو بێت، چونکە من یەکێ لە کێشەکانم ئەوەیە یەک ناوم بیرەچێ، دووش لەوەیە باش ئەو خانمە نەناسم یان ئەوان نەناسم، چونکە ئەم چەند ساڵە کە دوورم، وەکو کە دوورم ئەو فیلمە کوردیانە بەگشتی، ئەو فیلمە کوردیانە و بە تایبەت فیلمی ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر لەسەر شاشەکانی سینەما بوو بێ من ناتوانم بیبینم، چونکە لێرە لە ئەمریکا کۆپیڕایت با بڵێن چاپپارێز زۆر سەرنجێ خرێتە سەر.
تەنانەت لە هەموو با بڵێن پەیج و وێبسایتەکانە ڕەنگە داتەوە نایەڵن ڕێگە نادەن. اینجا لەوانەیە بە بۆنەی ئەوە نایبینم، بەڵام ئەویاوە کە لە یوتوب لە جێیەکایی بینم خۆشحاڵم. با بێمە سەر ئەم فیلمە. یەکێ لە جوانی ئەم فیلمە ئەڵێن ئەم فیلمە لە ڕۆژهەڵات با بڵێن لە ئێران یاساغ کراوە و نەهێڵراوە نیشان بدرێت. باش نەهێڵراوە نیشان بدرێت. لێرە کاتێککە هەر ڕژێمێک هەر دەسەڵاتێک سانسۆرێکە خاتە سەر شتێک، ئەلبەتە کەسانێکەیە ژێرەوەی فیلمەکە خوێندنەوە، وەکو چۆن ئێستا من لێرە خوێندنەوەم بۆ ئەم فیلمە هەیە، و بە تایبەت بۆ ژێرەوەی فیلمەکە و بە تایبەت بۆ گوزارشتە هێماکاریانەی ئامەژە سازیانەی کە لە فیلمەکەیە ئەیبینم. بۆ نمونە با من حەزەکەم بچمە سەر ئەو چەمکانە لێرە کە باسی بکەم بۆتان. هەنێ سکرینشاتی فیلمەکەم کردووە. لەم جێگەیە کاتێک کە سەیری فیلمەکە ئاکەیت لە سەرەتاوە فیلمەکە کە دەست پێەکە بە تاریکی دەست پێەکە، بە ڕەش دەست پێەکە. لەگەڵ ڕەشە دەنگی کۆچبەرەکان دێت. شاشە با بڵێن ڕووبینێکی ڕەش و دەنگی کۆچبەرەکان، تەنانەت دەنگی تەلەفۆن، تەنانەت رادیۆیە لە رادیۆیە چاوپێکەوتە نەکرێت. ئەلبەتە ڕەش هەمومان نەزانین زۆربەی جار هێمایە ئاماژەیە بۆ ڕەشبینی، داگیرکاری یان ماتەمینی یان ئەو گوزارشتانی کە بەسەر کۆمەڵگایە هاتووە یا بەسەر ئەو خێزانەیە هاتووە. اینجا دەنگیش هاوشانە لێرە لەگەڵ ئەو ڕەشتاڵەیە، ئەو ڕەشایەی کە تەواوی کادرەکەی گرتوۆتەوە. دەنگی چێە؟ دەنگی کۆچبەرەکانە و باسی گوزەرانی کۆچبەرەکانەکرێت. لەگەڵ باسی گوزەرانی کۆچبەرەکان ئەوەی کە ئێمە ئەیبینین، ئەوەی کە جۆمان لێیەتی ناخۆشی ژیانیانە. لەگەڵ ئەوەیە دینە سەر دیمەنێکی کە گرتەیەکی کە و گرتانی کە من هەڵم بژاردووە. ئەلبەتە حەزەکەم زیاتر ئەوانەتان بۆ ڕوونکەمەوە. لەم گرتەیە لە نێو ئەم چێوەیە کە ئیبینین خانمێکە بە ترومبێل لە ناو ترومبێلایە ئەڕوات. ئەلبەتە ترومبێل، کاروان، ڕێگا، من ئەوەی کە ئەیبینم لە سەراسەری فیلمەکەیە ئەم ڕەوە ئەبینم، ئەم کۆچە ئەبینم، ئەم ڕێکردنە ئەبینم. ئیتر بە ترومبێلە، بە پێیە، کۆڵبەرەکانە، بەردەوام ترومبێلە بینیت. ئەمە یەکێکە لەو خاڵەی زیرەکی دەرهێنەر کە هەوڵی داوە ڕەزمی فیلمەکە، ڕەزم یعنی با بڵێن ئیقاعی فیلمەکە، بۆیە بە کوردی ڕەزم بەڕای من و هەروەها کاتی خۆشی کۆڕی زانیاری زمانی کوردی، کۆڕی زمانی کوردی، کۆڕی زانیاری کوردی ئەوان ساغیان کردو بۆ و مامۆستا محەممەدی مەلاکەریم و من پرسیارێکم لە مامۆستا وەریا ئەحمەد کرد، ئەو ئاگاداری کردمەوە کە کاتی خۆی ئەو گەنگەشەیە بووە، منیشەوەم پێ جوان بوو، هەر پێم خۆشە بڵێم ڕەزم لە ڕەزم بە ئەنگلیزیەکەی ڕتمە نووسێ، ڕتم و ڕەزم زۆر نزیکن لە یەکەوە. ئەگەر سەیری نووسینەکەش کەیت ئەگەر بە کوردی لاتینی بینووسی سیرەکەی نزیکایەتیە کە بینی لە بینیانە. ڕتم لە زۆر جێ بە هەنێ زمانی کە بە ڕێزشم ئەخوێنرێتەوە. با ئێمە بینەوە سەرەما دەرهێنەر لێرە زیرەکیەکەی لەوەیە توانیوێتی ڕەزم، ئیقاع، ڕتمی فیلمەکە لەگەڵ کۆچە ئیتر بە لێخوڕینی ترومبێل بێت و بەردەوامیدانێک بەو ژیانە بەسێتەوە بە ژیان لە ناویە هەمووی ئەبینیتەوە و ناشێڵێت لە هیچ کاتێکە بینەر بێتاقەت بێت لەو ڕەزمە دابەبڕێت. بەو ڕەزمە بەردەوام وشیارێکاتەوە، بەردەوام ئاگادارێکاتەوە، بەردەوام بینەر ئەهێنێتەوە بەلای فیلمەکەیە. اینجا ئەوەی کە لێرەیە من بینیومە لەم
لەم چێوەیەدا لەم چێوەیە سەیرەکەین ئەوەی کە ئەیبینین خانمێکە ئەم خانمە ئەکتەرەکە با بڵێن کەژاڵ هەر لەناو ماشێنەکە ترومبێلەکە جارێک ئەو هەتاوە کە ئەیبینین ئەکەوێتە پشتی سەری جارێک ئەکەوێتە پێشەوەی وە خۆشی لەناو ترومبێلێکایە و بە جلێکی ڕەشەوە و لەگەڵ ئەوەشە ئەڕوا ڕۆشتنە بەرەو شتێک ئەڕوات ئیتر ئەگەر هەتاوەکە لە پشتێەوە بێگەر هەتاوەکە لە پێشەوەی بێ وەک بڵێ ڕۆشتنە بۆربۆرێنەکات پێشبڕکێیەکە کات پێشبڕکێیەکی لە بەردەمایە لەگەڵ ژیانە ئەمە یەکێکە لە جوانکاریەکانی لای دەرهێنەر کە هەوڵی داوە تەنانەت بەو گلێنەیەی کامیرەکە لێنزەکە بتوانێت ڕووی ئەم دیوی دەموچاوی ئەکتەرەکە ڕووناک کاتەوە لەگەڵەوەشا ڕووناکی خۆرەکە لەسەر دەموچاوی ئەگەر بیبینین ئەمە کاری دەرهێنان ئەمە کاری ڤیددیۆگرافیە کە چۆن ئیشیان لەسەر ئەم چەمکە کردووە ئەمە یەکێکە لە جوانیەکانی وە پێمان ئەڵێت هەر لە بیدایەتەوە لە تاریکێکە و دوایش کە دێتە سەرێرە پێمانەڵێ ئەڵێ شتێک هەیە ئەم بۆی ئەڕوات کێیە ئەم خانمە بۆی ئەڕوا کەژاڵ دوا بە دوای ئەوە چینە سەر با بڵێن چێوەیەکی کە لە چێوەکەی کەیە کامیرا چێتە سەر سەرنجە خاتە سەر دەسی کەژاڵ لە پەنجەکانیەوە بۆیەی نینۆک سووری سەرپەنجە ئەمەوە پیاڵە پێشتر پێش ئەم سەفەرەی لە خۆشیەکا بووە لە جەوێکا بووە لە کەشێکا بووە حەزی کردووە با بڵێن جوانکاری بکات حەزی کردو خۆی بڕازێنێتەوە بەڵام ئێستا بۆ جەیەکە چێت ئەو سووراوەی سەر نینۆکی بۆیەی نینۆکەکە ئەبێ لابات چونکە لەو جێگەیە ئەوە شتێکی ناشرینە بە جۆرەی ئەو نەریتەی کە ئێمە هەمانە ئەمە لێرە ئاماژەیە بۆ ئەوەی پێمان بڵێ دەرێنە لێرەوە پێمانەڵێ ئەڵێ بۆ شتێک ئەڕوات کە ناخۆشیە بزانین ناخۆشیەکان لە دوای ئەمەوە ئیتر هەنگاو بە هەنگاو پێمان بڵێ لێرە ئەوەی کەوتم ناوەکەی کەژاڵ و هە تاریکێکە و بەردەوامە تایتڵەکە کە دائەبەزێت هەمووی لەگەڵ ئەو تاریکەیە لە هەنێ جێ هەنێشتی تریتیایە لەم دیمەنەیە ئەگەر سەیری فیلمەکە بکەیت جامی سیارەکە هەڵەداتەوە لە پێشە دەموچاوی ئەو خانمەیە کەژاڵ کە سەیری دەرەوە ئەکات کە سەیری دەرەوەی سیارەکە و سیارەکان ڕوە بەڵام کە جامەکە هەڵەداتەوە بەرزەکاتەوە لەم بەرزکردنەوەیە گزارشتێکی کە دێتە ناوەوە ئەلبەتە چیاکانی کوردستانە دیمەنی سروشتی کوردستانە دێتە ناوە دیمەنی سروشتی کوردستان لێرە تێکەڵ کێش ئەکات بە ئەم کارەکتەرەی کە لە سەفەرەکەی ئەو ئەڕوات ئەمەیە کە من ئەڵم لایەنە تەکنیکیەکەی لایەنە هونەریەکەی لایەنی ئەوەی کە بژاردەی ڕووناکی و گرتەی کامیرە و جوڵەی کامیرە و تەنانەت و فیگەرانەش چۆن تێکەڵ کێشیەک دروست دەکات ئەم تێکەڵ کێشیە گەلێ جار لای ئێمە زۆر بە سادەیی ئەڕوان نەخێر ئەمە ئەو سادەیە نییە ئەمە ئەوەیە کە ئەم خانمە لە سەفەرەکەیە هەموو ئەم ئاماژانەی کە بینیمان پێمان ئەڵێڵێم خانمە سەفەرێکە کات سەفەرەکەی بەرەو چۆیە لێرە پێمان ئەڵێ بەرەو زێدی خۆیەتی زێدی خۆی چۆیە کوردستانە دواتریش لە ناو فیلمەکەشە هەر ئەوترێت باس ئەکرێت بەڵام ئەمەیەکێکە لە جوانیەکانی کە تێکەڵی ڕۆحی ئەم کارەکتەری کەژاڵ و لەگەڵ سروشتەکەی خۆی وڵاتەکەی خۆی تێکەڵەکات و گەڕانەوەیە بۆ زێدی لە دایکبوونی خۆی ئەچینە سەر گرتەیەکی کە لە گرتەکەی کەیە ئەلبەتە پێشتر لە گرتەکانی تریشا کە پێشانە درێ ئەوە ئەبینین کاروانەکە بە شەو پێشانەدات ڕێکردن ترومبێلەرەکان و ئەگاتە ئەو جێگەیەشی و ئەگەر جۆ بگرن لە دایەلۆگ ئاخاوتن لەم فیلمە زۆر کەمە بەڕادەیە کەمە ئەگەر پەیوەندی
بە دیمەنەکەوە نەبێت گواستنەوەی دیمەنێک بۆ دیمەنێک نەبێت ناوترێت. هەنێ ئەمەیەکێکە لە ڕۆڵی ئاخاوتن دایالۆگ لێرە چی نووسەر و چی دەرهێنەر زۆر بە وردی ئیشانتیا کردووە. من دوایە چمە سەر هەنێ خاڵیکە لە هەنێ جێگەیکە ڕوونکردنەوە لە سەرەوانەشە دەم. ئەلەم ڕۆژانە من شتێکم داگرت نووسینێکم داگرت بەداخەوە لە درامای کوردیە ئەڵەی بۆ بەنەریت ئەڵەی بۆ بە سیمایەک زۆر سەیرە لە هەموو درامایەکە بەڵێن ئەڵێ دەرگایە دەرگاکە بکەرەوە بڕۆ بیکەرەوە ئەڕۆمەی کەمەوە ئەڕۆم دەرگاکە ئەەکەمەوە ئەوە دەرگاکەم کردو ئەرێ چیت کرد دەرگاکە نەکردو ئەوە کردمەوە. ئەم هەموو حیوارەمان جۆ لێە دایالۆگەمان جۆ لێە اینجا دێتە سەر ئەوەی جۆت لە دەنگی دەرگا بێت اینجا جۆت سێرەکەی کارکتەرەکە دێتە دەرەوە هێشتا دەرگا پێشان نەدراوە. فیلم یا درامە یعنی نیشاندان ئەوەتانێ من باسیەم فیلمەتان بۆ ئەەکەم ئەم فیلمە نیشاندانە ئەوەتانێ ئەم فرێمانە من یەک دنیا فرێمی کە هەبوو ئەمتوانی گرتە ڕۆبینی بکەم با بڵێن سکرینشاتی بکەم بۆی بیخەمە بەرچاوتان. بەڵام وتم ئەگەر ئەو هەموو بکەم و لەگەڵ کاک ئیدریسا دەرفەتمان نابێت بەرنامەکە بلەوەی بەش نەکات هەمومان بەیەکەوە باسی ئەم فیلمە بکەین. بۆیە نەم کرد ئەجینا بڕۆن سەیری فیلمەکە بکەن لینکەکەیمان داناوە بڕۆن سەیری بکەن لینکی یوتوبەکەی خۆیان تکایە یەکێک لەو خاڵانە هەوڵدەن قەت داونلۆد و ئەپلۆدی هیچ فیلمێ مەکەن بە ناوی خۆتانەوە لە یوتوب یا لە جەیەکە دایگرن بۆ دەستپارێزی بۆ پشتیوانی لە ئەوان وا زۆر پێویستە کە ئێمە پشتیوانی ئەو فیلم سازانە بین بڕۆن سەیری فیلمەکەی کەن لە یوتوبە بڕۆن با سەیری بکەن و خەڵکی شاندن با بچێ سەیری بکە بۆ ئەوەی ئەگەر بێت و زۆرترین بینەری هەبێ پارەیەکی پیا کرد با دەستیان کەوێت بۆچی لیاندا ببڕین بە دڵنیاییەوە بەش بەر کەسانی تر ناکەوێت ئەو کەسێک کە دایانێ بەڵام حەقی ئەوانە حەقی ئەو گروپەیە حەقی ئەو فیلم سازەیە حەقی ئیتر ئەو کەمپەنیە حەقەکەیان با لە دەست نەچێت. بۆیە لەم فیلمەیە با بێمەوە سەر ئەوە دایالۆگ وتن قسەکردن بەس لەو جیانەیە کە دیمەن ئەگوازێتەوە ئەبێتە پایەیەک بۆ بنیاتنانی درامی سیناریۆ وە فیلمەکە. ئەمە یەکێکە لە جوانکاریەکان لێرە ئەم خانمە هاتووە بەم ڕێگایە هات دا ئەبەزێت سێرەکات لە بەردەم دەرگاکە خواردنە کرێ ئەچێتە ناو ماڵی خۆیان خواردنە و منجەڵدانراوە پیاوان لەو ناوەیە و قەڵە باڵغیەکەوەمانە ئەچێتە ژوورەوە یەکسەر بۆ ژووری پیاوان ئەچێت یەکسەر بۆ ژووری پیاوانە بێچێ بەس برا بچووکەکەیە بینێ سێرکەن لە ناوم فیلمەیە پیاوەکان کەسی بۆی هەڵناسن لێرە دووشتە بینین یەک برا بچووکەکەی هاتووە بەرەو پیرەوە ئەمە یەکێکە لە جوانیەکان پێمانەڵێ ئەڵێ ئەوەتانێ بەس براکەی لەگەڵمانایە ئەمە برا بچووکەکەی وە خاڵێکیکەی کەڵچەریش وەکو نەریتی کوردی وەکو ئەو نەریتەی کە ئێمە هەمانە نەریتی پیاو سالاری پیاوەکان کەسی بۆی هەڵناسن لەبەری هەڵناسن کەسی لەبەرم ژنە هەڵناسن ئەمە یەکێکە لە زیرەکی دەرهێنەر ئەوێ پێت بڵێ لەم فیلمەیە پێمانەڵێڵێ ژن وابەستەی یا ژێردەستەی ئەو نەریتە سەقەتەیە ئەو نەریتەیە کە پیاو خۆی لە بژن بە زۆرتر ئەزانی و بەسەر ژنە خۆی زاڵەکە و سێرکەنە لێریا لەم دیمەنەیە لەم ناو ئەم چێوەیە ئەیبینین زۆر بە جوانی پێمانەڵێ و برا بچووکەکەی بۆی دێت برا بچووکەکە پەیوەندیەکی ڕۆحی ژیانی لە بینی هەردووکیانەیە بۆیە برا بچووکەکەی بۆی دێت بۆی هەڵەسێ دێتە پێشەوەلی برا گەورەکەی دیار نییە برایەکیکەی هەیە دیار نییە ئەیکوا براکەی لێرە فیلمەکە پێمانەڵێت لەم چێوەیە پێمانەڵێڵە براکەی تری دیار نییە ئەچینە سەر دیمەنێکیکەیان دواترم خانمە کەژاڵ ئەچێ بۆ لای
دایکی بۆ ناو ژنان ئەها لێرە ئێمە ئەگەر با بڵێن ماتەمینی بێت لە ڕۆژی ماتەمینیە پیاوان بەجیا دانشن ژنان بەجیا دانشن ئەمە یەکێکی تەیە نەریتەکەمان پێ پێشانەدا کە ئەچێ بۆ لای ژنان دایکی بەرەو پیری دێت لەگەڵ دایکی ژنەکانی تریش بۆ لای دێن سێرکەن هەمویان باوەشیان پیا کردووە ئەمە یەکێکە لە جوانی نەریتی ژنان وە جیاوازی ئەم گرتەیە لەگەڵ گرتەکەی تر لەوەیە پیاوەکان هیچی نهاتن بەس برا بچکۆلەکەیە لێرە هەموو ژنەکان هاتن بۆ لای ئەی بۆ لە هینی پیاوانە خاڵی نەبوو کەسی تری نەبوو مامی نەبوو ئەوان بۆ نەهاتن فەرقی چییە خاڵۆک و کچی ئەو وایە بۆ نەهات باوەشی پیا بکە ئەمە ئەو نەریتەیە خاڵەکەش پێی شەرمە بێت بە جوانی نازانێ بەڵام بابێنە سەر ئێمە ئێرە لەم نەری لەم گرتەیە ئەگەر سەیری ڕووناکی بکەی لەسەر و ڕووناکیەکەیە دەموچاوی دایکی ڕووناکە کاتەوە سەیری ئەو ڕووناکیە بکەن لەسەر دەموچاوی دایکی یعنی تیشتێکەیە هاتنی ئەم کچە وەک بڵێ تیشتێکە ڕووناکیەکە بەوانی ئەبەخشێت و هەموو ژنەکانش باوەشیان پیا کردووە باوەش پیاکردنەکە وەک بڵێ هێزبەخشینێکە بەو ئەگەر سێریکەن وەکو ڕەجێک وان هەمویان دائەبەزنە خوارەوە ئەمە لە ناو ئەو گرتەیە ئەم جوانی ئەبینی وەکو ڕەجێک هەمویان شۆڕ بوونەتەوە یا باوەشیان پیا کردووە یان ئەم بەرزەکەنەوە یا پشتی پێ ئەبەستن ئەبنە پشت و پەنابووی ئەمەیە با بڵێن ئەو جوانیەی پەیوەندی ژن ئەگەر بە هەر شتێکەوە بێ ئازارەکانیان یەکە پێش ئەم دوای ئەمە دیمەنێکی کە دێ پێمانەڵێ ئەمەیان شتێکی کەمان پێڵێت لەم گرتەیە لێرە گە سەیری دەموچاوی هەر کەژاڵکەن کەژاڵ وەکو ئێمە بزانین ئەبینی نەبێ دەستکا بە شین و شەپۆڕ و قژ بڕێتەوە و خۆی بکوژێ و دەستکا بە گریان و هاوت و هاوار و تەواوەزانێ براکەی نەماوە بەڵام نەخێر سێرکەن لایەکی دەموچاوی کەژاڵ ڕووناکیی جوانی پێوە لایەکیان هێشتا تاریکیەک تارماییەکەیە بەڵام لە دەموچاوی ئەم خانمەیە دەرهێنەر وا ئیشی لەسەر کردووە پێی وتووە لەوەیە یا ئەکتەرەکە خۆی بۆ یا دەرهێنەر بۆ یان نووسەر بۆ ئیشیان لەسەرەوە کردووە کە لێرە کەژاڵ ناگریت کەژاڵ ئەو ژنەیە ئەو کچەیە کە ئەوێت تەحەداکات بەرەنگار بێتەوە لەم چێوەیە پێمان ئەڵێ نواندنەکەی پێمانەڵێ سەیری ئەو نواندنەی دەموچاویکەن نواندنی دەموچاوی گریان نییە قەترێ فرمێسک بە دەموچاویەوە نابینیت ڕووناکی ئینارەیەک ڕووناکیێکی لەسرە لەسەر لایەکی دەموچاوی و دەموچاوێک بە چۆن ناڵێم ڕق ناڵێم بەڵام بەرەنگاربوونەوەی تایە تەحەدای تایە بەرەنگاربوونەوە ئەمە یەکێ لە جوانیەکانی ئیشی دەرهێنەر کە چۆن بتوانێ ئیش لەسەر ئەو چەمکانە بکات کە لە فیلمە ئەوێ گوزارشتی لێ بکە لێرە ئەم ئیشی لەسەری کردووە من دەستخۆشی لەو دەرهێنەراکەم بۆ ئەم ئیشە جوانە کە ئیشی لەسەری کردووە ئەمە لێرە لە گرتەیەکە کۆمەڵە شتمان پێڵێت پێمان ناڵێ ئەم ژنە زەعیفە بەداخەوە من لە کۆمەڵێک فیلمی کوردیە و ئەی بینیمەوە گەلێ جاریش لە ناو خانمان و لە کۆمەڵە کەسانێکی کە ئەی بیسمەوە و ئەی بیسمەوە ئەڵێن ژن زۆر بە زەلیلی پێشانەدەن ئەم لێرە لەم دەموچاوی لێرە پێمانەڵێت تەحەداکات تەنانەت ئەگەر بێت و سەیری ئەمەی سەری یەکێک دایکێتی کەسێتی کێیەتی هەوریەکەی سەری هێمایەکی کوردی جوانی پێوەیە ئەگەر بێت و سەیری ئەم ڕەنگە بکەن هێمایەکی کوردی جوانی پێوەیە دەرهێنەر هاتووە ئیشی لەسەر ئەم کەلتورە کردووە بەڵام ڕەشیەکەش ئەگەر بیبێنن ئەمەش ڕەشیەکە سەپاندنە ئەگەر بێت و سەیری کۆی گشتی ناو ئەم چێوەیە بکەن ڕەشیە ڕەشی بەسەریانە زاڵە ئەمە بڵێن و نەڵێن لە بەسەر کۆمەڵگاکەشمانە زاڵە با بچینە سەر چێوەیەکیکە طبعاً
ئەم خانمە بە دوای کێشەکە ئەگەڕێت. لێرە ئەم ڕامانە کێشێ لە سیناریۆکەیە ڕامانە کێشێ بەلای ئەوەیە بە دوای ڕووداوەکانە بڕۆین. کەژاڵ کارەکتەری سەرەکی فیلمەکەیە، بەڵام کارەکتەرێکی قوربانی نییە، کارەکتەرێکی شۆڕژێرە، کارەکتەرێکی بەرەنگار بۆوەیە، بەرەنگاری کۆمەڵش دەبێتەوە. ئەو کاتێک کە بە دوای کێشەکەی ئاڕات براکەیەتی، براکەی لە گواستنەوەی با بڵێن بار لەم دی و بۆ ئەو دی و ترومبێلی هەبووە. لەم گواستنەوەیان براکەی تووشی ڕووداوێک بووە، بەڵام دەرهێنەر تا ئێستا پێمان ناڵێ ڕووداوەکە چییە، چۆنە، کە ئەمان با پێش ئەم گرتەیە دوو گرتەیکە هەیە، دوو گرتە دوو چێوەیکە هەیە. ئەگەر سەیریکەی ئەیبینیت لەو دوو چێوەیە، لەو دوو فرێمە، لەو دوو گرتەیە کە ئەیبینی بورن، لەو دوو گرتەیەکەیە گرتەیەکیان لە ناو دوکانێکی فیتەریەوە لایەکی ترومبێلەکە ئەبینی لێدراوی پێوەیە، پیسی پێوەیە، شتێکی پێوەیە. ئەوە پێمانەڵێت کە با بڵێن ڕووداوێک بووە. دوایی کەژاڵ دەرگاکە ئەکاتەوە، لە پشت سەری کەژاڵەوە گەسێرکەن گرتەیەکی کە هەیە، جامی سیارەکە پێشەوەی جێ فیشەجی پێوەی و خوێن. ئەمە یعنی دیارە تەقە کراوە. تا ئێرە بەس وتنە بە دیمەن پێمانەڵێت بە هەموو ئەو بنەمایانەی کە خزمەتی گرتەکە ئەکات لە ڕووناکی و لە گۆشەنیگای کامیرە و لە ئەندازەی چێوەکەیە، لە هەمویانە پێمانەڵێ ڕووداوە. سێری ئەیرەکەن لەم دیمەنەیە کە دێتە سەرێرە، ئەم جاریان کامیرە ئەچێتە پشتی جامەکە و قەترە خوێنەکە و سەیری کەژاڵەکات. ئەگەر ببینن درزی شکانی جامەکە بەسەر کەژاڵ لە پشتێوەیەتی. ئەلبەتە لێرەوە ئەتوانین بڵین دەرهێنەر پێشبینیەکمانەداتێ یاخو ئاگاداریەکمانەداتێ کە ئەم ڕووداوە بەردەوامە. ئەگەر بێت و سەیری خوارەوەی شاشەکەم بکەنە لەم خوارانەوە، من هینەکانیشی تایەمە، بۆیە کرۆپم نەکرد، کورتم نەکردەوە، نەمبڕی بۆ ئەوەی کاتێک کە سەیری فیلمەکە گەجارێکی کە سەیریکەنەوە کاتەکانی تایە نووسراوە لە دەقەی چەنایە ئەم دیمەنە، ئەم گرتەیە. لێرە بە هەمان شێوە ڕووناکی، با بڵێن نەریت، جلوبەرگ، هەموو شتەکانی تایە و بەڵام هێرشێکی تایە، هێرشەکە ئەبینینەوە. ئەچینە سەر خاڵێکی کەی ئەم فیلمە. لەم فیلمەیە ئەمە یەک لەم گرتەیە ئێمە ئەو ژیانە ئەبینینەوە، ژیانی ماڵی خاڵۆی ئەو کچە، بەڵام لەگەڵ ئەوەشەکە ماڵ ژیانی ئەوانە بینینەوە، یەکەم کێشە کە تووشی کەژاڵە بێت ئەم دیمەنە لەبەر یەک دایالۆگ جەکاتەوە، لەبەر یەک دێڕێک. زۆر ناڵێن بڕۆن سەیری فیلمەکەکەن، زۆر وتنی تیا نییە، کەم وتنە، هەموو وتنێک دایالۆجێک پڕ بە پێستی فیلمەکەیە، بۆ فیلمەکە دانراوە، بۆ گۆڕان دانراوە. لێرە ئەم کچە هەردووچان کە دانیشتون یەکەم کێشەی کە تووشی کەژاڵە بێتەوە، لێرەوە پێمانەڵێ لە دایالۆگەکە بەکە باسی شوکردنە. من ئەڵێم شوکردن، لەوە زیاتر ناڵێم، بەڵام لێرە ئەوە نەمان پێڵێ. ئەمە یەکێکە لە کێشەکانی. ئەیتر تۆ ئەگەر باسی ئەو گوزەرانە بکەیت، گوزەرانی ژیانیان لەو پشتەوە و مەڕووماڵات و لا دێ و
ئەوانەش هەر هەمووی تەواوکەری باگراوندی ناو ئەم چێوەیەن ئەو فیگەرانن کە ئەم فیلمە چێوەی با بڵێن ئەم فرێمە پڕەکەنەوە، ئەم گرتەیە پڕەکەنەوە. گرتەکان خاڵی نین. من لە فیلمێکی برادێکی کوردستانی باشوور باسی لادەیە کرد لە ناو لادەی پێشانەدا، بەڵام خەڵکی لادێم نەبینی، هەر ئەو چەند دوو ئەکتەر و سێ ئەکتەرە بوون، مەڕووماڵاتم نەبینی، ژیانم لەوێ نەبینی. بەڵام ئەگەر بێت و سەیریان فیلمە بکەن لەناو ئەم فیلمە ژیانی تایە، پێتەڵێ ئەو خەڵکە چۆنە ژێن، پێتەڵێ کەرەسەکانی ئەو خەڵکە چین. ئەیتر ئەو کەرەسانی کە لەو خەڵکەیە لای ئەو خەڵکە هەیە، ئەمەیە جیاوازیەگەر کەسێکتان هاتبن بۆ وڵاتانەی دەرەوە، بڕۆنە هەرچ لادەیەک، بڕۆنە ماڵە لادەیە یەک ماڵە جوتیارێک، بڕۆ بزانە کەرەسەکانیان چیان هەیە و چیان نییە لە هەموو پێداویستەکانیان. چونکە سیستەمی بیناسازی لەم وڵاتانە ئەو بینانەی کە کۆنیشن، بەڵام ئیشی تازیان بۆ ئەکرێتەوە. لە لای ئێمە نییە. ئەمە یەکێکە لەوانی کە پێمانەڵێ لە ناوم فیلمێ پێمانەڵێ خزمەت گوزاری لە لای ڕژێمەوە چۆنە، چەنە بەرامبەریان و ئەو خەڵکە چۆنن. ئیتر هەموو شتانەمان پێڵێ. بەڵام ئەوەی من مەبەستمە لەم فرێمەیە لێرە ئەمە ئەبینین کە بە یەک دایالۆجێک ئەم دیمەنە زیاد کراوە لە بەرێک دایالۆجێک و دایالۆگەکەش دێڕێکە پێویستی پێیەتی. یەکێکە لە کێشەکان کە یەکەم کێشەیەتی بە دواچوونی فیلمەکە سیناریۆکە کە ئەڕۆی کە پیا ئەڕۆی سێرەکە یەکەیەکە شتەکان دێنە پێشەوە، هەمووی بە یەک جار نایەت. یەکەم جارێ پێمانەڵێ ئەم کچە یەکێ لە کێشەکان لە بەردەمیا شوکردنە. ئێستا چینە سەر خاڵێکی کەی، با بڵێن فرێمێکی کە لە فرێمەکەی کەیە ئەمەیان کێشەیەکی کەمان پێڵێ. ئەو لە ماڵی خۆیانایە، لە ماڵی خۆیان لێرە دایکی دێت یەک دوو دێ ڕێکەڵێت، ئەم ئەچێتە ماڵەوە دوایەوە لە میوانە گەڕێتەوە، چێتە ماڵەوە بە دوای دایکی ئاگەڕێ، دایکی نابینێت، نازانێت کوا دایکی چی لێ، دایکی چی لێ، دایکی چی لێت. وەختێک کە دایکی دێت، دایکی چەندێ ڕێکەڵێت، باری دەرونی دایکی لێرە دەرەکەوێت. جا مەبەستم لەم دیمەنەش ئەوەیە لێرە هەدەف چییە؟ با بڵێن هەموو دیمەنێک ئەتوانین بڵێن لۆگلاینی خۆی هەیە، دێڕنامەی خۆی هەیە. هەموو دیمەنێک ئەبێ مەبەستێکی خۆی هەبێت، دێڕنامەیەکی بێ، نامەیەکی پێمانەڵێت. لێرە لەم دیمەنەیە کە ئەگەڕێ بە ماڵە بە دوای دایکە گەڕێ، دایکی نابینە، دوایی دایکی دێت، پرسیارێک لە دایکەکات ئەوە لە چۆ بووی دایکی، دایکەڵێ ئەوە نییە، بە دوای کوڕەکەی ئاگەڕێ، ئەو کوڕی کە نەماوە. لێرە پێمانەڵێ دایکی تووشی بیرچوونەوە بۆ لە حیبەت و خۆشەویستی کوڕەکەی گەشتۆتە حاڵەتێکی بارێکی دەرونی وە، ئیتر تووشی بیرچوونەوە بۆ ئاگای لەوە نەماوە، بۆ بڵێ ئیتر ئەم کچابێ پێوەی ببەستێت، ئاگای لە دایکی بێ، دایکی ئاگای لە خۆی نییە. ئەمەیە بنیاتنانی پێکهاتەی درامی فیلم لە سیناریۆیە. ئەبێ ئاوا هەنگاو بە هەنگاو بنووسرێت، ئاوا هەنگاو بە هەنگاو ئیشی لەسەر کرێ. اینجا تا چەند لە فیلمی کوردی ئێمەیان ڕەنگەداتەوە، ئەمەیان بۆ ئێوە هێڵمەوە. بەڵام من لێرەیە من ئەمانم بینیوە. ئەمە یەکێکە لە جوانکاریەکانی ئەم فیلمە کە حەزم کرد، من پێشنیارم کرد بۆ کاکەدریسەوە، تا ئێستا شەر کاکەدریس دیار نییە. پێشنیارم کرد بۆ کاکەدریس کە ئامادە بێت و شیکاریەکمان بۆ بکە، وا دیارە تا ئێستا هەر دیار نییە. با تەلەفۆنێکشی هەر بۆ بکەم، ئەوە تەلەفۆنیشی بۆ بکەم، هەر دیار نییە. جا لێرەیە لەم فرێمەیە لەم چێوەیە ئەومان بۆ دەرەکەوێت کە باری دەرونی دایکی تەواو نییە. ئەم کچە نابێت بەجێ بێڵێ، ناتوانێت دایکی بەجێ بێڵێ. بچینە سەر دوای ئەمە
کۆمەڵێ دیمەنی کە دێتە پێشەوە ئەلبەتە ئێمە دیمەنەکانی کە یەک دقەیەک برادەران با بێمەوە خزمەتتان بزانم کاکەمیر چی دەستکەوتووە باش کاکەمیر دێت لەگەڵمانە بێت بەردەوامە بێت کاکەمیری غوڵامی با وەڵامێکی بۆ بنووسم اینجا بینە سەر ئێرە ئەلبەتە کێشەکانی تری بۆ دەرەکەوێت کاتێک کا ئەڕوا بۆ لای با بڵێن بە دوای سیارەکەی و کێشەکانی تر و ئیشکردن و ژیان و ئەبێ کۆمەڵی کێشیان لە بەردەمایە بۆ ماڵی بۆ ئەم ماڵە بە تایبەت قەرز و قەرزی سیارەکە و چاکردنەوەی سیارەکە و قەرزی کابرای با بڵێن ئەوەی کە لە مەرزەکە بارەدا بە خەڵک ناتوانم پێی بەڵام قاچاقچی لەوەیە کەسێکی باش بێت چونکە و کارکتەرانە ئەوە لەوێ دەرهێنەر دەستنیشانی نەکردووە کە کارکتەرێکی خراپ بێت بەڵکو ئەگەری زۆرە کارکتەرێکی باش بێت یەکێک لە کێشەکان کە دواتر ئەچینە ناو ئەوانی تر ئەم خانمە ئەکەوێتە ناو ئەو ئیشەوە لێرە ئەگەر ببینین بەم سیارەکان بۆ ڕێگایەی کە ئەڕۆن دێن ڕێ ئەکەن ئەو تۆز و خۆڵەی کە بە دوایانە هەڵەسێت لە ناو ئەم چێوەیە و لە ناو ئەو سروشتەیە و ناچاریە سروشتەکە بێت تووشی ئەو تەپ و تۆز و هەرایە بکەنەوە ناچاریە یعنی ئەوە نییە بڵین ئەم کارکتەرانە دژیەوەن بەڵام ئایا ئەم کارکتەرانە ئەم چوونی ئەم ترومبێلانە بۆچی ئەڕۆن ئایا سروش چەند لەگەڵیانایە یان ئەو کێشانەی ئەگەر بێت و سێریم تەپ و تۆز و دووکەڵ و شتە بکەن ئەتوانین بڵین تەکنۆلۆژیا سروشت پیسەکە ئەتوانین بڵین ئەو کێشەیەی ئەو هەنگاوەی کە بۆ ژیان ئەینێن ئەو هەنگاوە خۆی لە خۆیە ئەوەتانێ سەختیەکی زۆر گەورەی بەدەمەوەیە هەتا یەکێک لە کارکتەرەکان ئەڵێ باسی لە دووکەڵی سیارە ئەکا کێشەی سیارەکانیان دووکەڵەکە یەکێک لەو کێشانە اینجا با بزانم هەنێ لە برادەرم لەواچێ پرسیاریان هەبێ بزانین لیناخانەڵێ لیناخانەڵێ ئەنجامی چیرۆکەکە خراپ بوو لینا حەزەکەم ئەم بۆ چوونەت بێڵمەوە بۆ کۆتایی چونکە ئەگەر وەڵامیشت بەمەوە لە کۆتاییە وەڵام تەدەمەوە لێراڵێ پرسەیانە کەژاڵ جلی سووری لەبەرە لینا گیان لە دیمەنێکا پێشانم ماکە کەژاڵ خەریکە بۆ یەکەی دەستی ئەکاتەوە لە ڕێگایە و بەرەو ماڵەوە ڕوا چونکە لە دیمەنێکی کەشاگەر سەیری کەیت ئەو کەسێک کاچێ بەرەو پیری هێشتا پێی ناڵێ کە براکەت شتێکی لێهاتووە لەوە ئەچێ نەزانێت چی لێهاتۆ براکەی اینجا زۆر ئاسایی ئەگە جلی سووری لەبەر بێت چونکە بۆ ئەو ئەڕوا بەسەر ڕووداوە کاتێک کاچێتە ژوورەوە چێ بۆ لای برا گەورەکەی ببینێ برا گەورەکەی نبینێ برا بچووکەکەی بینێ ئەمە پێمانەڵێ ئاساییە جلی سووری لەبەرابێت چونکە ئەو نازانێت کێ لەوەیە ئەمە ئەوەیە با بڵێن یەک دقەیەک برادەران داوای لێبوردنەکەم بەڵێ ئەمە ئەوەیە مەرج نییە کارکتەرەکەت کە ئەڕوا بەسەر ڕووداوێکە ئاگای لە ڕووداوەکە بە تەواوی بێت ئەگەر ئاگای لێبوو بۆچی ئەڕاتمادا شتەکانە گۆڕێ ئەبێ بێ ئاگای کەیت لێرەیە بێ ئاگایە ئەو کچە لە هەموو لامیە بێ ئاگایە هەتا لەو دایەڵۆگی ئەو کەسە کە پێڵێت لە ناو سیارەکەی کە سیارەکە گۆزرێتەوە لە سواری سیارێکی کەوا ڕوا بەرە و ماڵی خۆیان لەوێ ئەو پێڵێ شتێکی پێڵێ ئەڵێ دکتۆر و توێتی نازان چی شتێکی واگەر گۆ بگری یعنی هێشتا نازانێت کە براکەی نەماوە بەڵام لە کاتێک کە براکەی نەماوە بۆیە زۆر ئاساییە ئەمە بە بۆچوونی من ئەوەگەر
دەرهێنەر لێرە وایە لەوەی وەڵامێکیکەی بایتەوەتەوە. لێرەش دێنە سەرەوە کۆمەلگایەکی خراپ پیشانەدات کە داخلی ژیانی کچەکانیانەکەن. لیناجان ئێمە هەمومانەوەی ئەو کۆمەلگاین و ئەو کۆمەلگایە تۆ هەر خۆت کەسێکی زۆر ئاکتیڤی لەم پەیجەیە لەگەڵ منە ئەو هەموو چاتەت هەیە مناقەشەیەکی گەرم لەسەر هەموو ئیشەکان و بنیاتنانی فلیمسازان و هەموو شتێکەکەن. من تا ئێستا دەموچاوی تۆم نەدیوە لینا من تا ئێستا نازانم تۆ کوڕی یا کچیت. ئەمە کێ وای لە تۆ کردووە تۆ وابیت؟ من پشتیوانی تۆم، من پشتگیری ئەوەی تۆ ئۆکەم کە بترسی لە کێ ترسی؟ لەم کۆمەلگا خراپە ترسی کە لەم فلیمەیە باسیەکات. ئەو کۆمەلگایە خراپە، فیلمەکەشە بێ بیڵێت، بەڵام کەژاڵ پێشانەدا تەحەدای بەرەنگاری ئەو کۆمەلگایە بێتەوە. ئەو کۆمەلگایی کە تۆ هەزارەها کچی تریش لەو کۆمەلگایی کە لێی ناڕازین، کۆمەلگاکەی خۆمان بین وەسفی بکەین بڵێن کۆمەلگای کوردی زۆر باشن. فیلم ئەگەر ئەم کێشانە باس نەکەی تێ باسی چیەکەی؟ چۆن باسیەکەی؟ بەم ڕۆژگارە خەڵک بێموچەیە، بەم ڕۆژگارە خەڵک ژنان کچانە کوژرێن. ئەمە خراپی کۆمەلگا نییە؟ ئەی لە فیلمێکە باس نەکرێ؟ بەڵام من جوانیەکەی ئەم فیلمە لەوەیە بینمەوە ئەو کچە بەرەنگارە بێتەوە، تەحەدا ئەکا. ئێستا ئیبینێ من باسی تەحەداکان یەکەم. یەکێک لەوانە تەحەداکەی ئەوەیە ئەم خانمە ئەڕواتە ناو قاچاقچیەکانەوە، ئەڕواتە ناو ئەو کۆڵبەرانەوە، لەگەڵیانە لەم دیمەنەیە کە ئێستای بینن، لەم دیمەنەیە بە تەنیشتە و کابرا تەممەڵەوە سواری سیارەکە بێ لەگەڵیا بۆی بڕۆنیشەکە بکەن. یعنی ئەو خەمخۆری خێزانەکەیەتی، یعنی خەمخۆری کۆمەلگایە. با بێمە سەر ئەم جێی ترشەڵێ هەر لینا خانەڵێ ئەڵێ کەژاڵ ئەڵێ سیروان نابێت سیارە لێ بخۆڕیت، بەڵام دواتر دەرەکەوێت سویچی سیارەکە لای سیروانە و کار بە سیارەکە ئاکات. سیارەکە دراوە بە سیروان. ئەگەر سەیری کەیت لە چەندی مەنێکا پێشانیەدا کە سیروانە چێ ئەم برادەر هەڵەگرێ و برادەر هەڵەگرێ، کۆمەڵە چەکدار هەڵەگرێ، چەکدارەکان بۆ چۆڕۆن لەواچێ بۆ ڕاو بچن. خراپی کارەکتەری سیروان پێشانەدا ئەها لە پشت پەنجەرە شینەکەەوە کە سەیرەکە سیروان سیارەکان بەکارێنێ بەم لە بۆلە. ئەوە لەوێ کارەکتەری خراپی کارەکتەری سیروان پێشانەدا. سیارەکەشی پێ، سویچەکەشی پێ. ئەڵێ قەرزەکەیان ئەوەنە زۆر نەبوو تا کەژاڵ خۆی بکاتە قوربانی. لیناجان ئەو خەڵکی کە ئێستا موچەیان نییە، کێشەی چیانەیە؟ یەک بزانم کاکەمیرەڵێ ناتوانم بێمە ژوورێ، نازانم کێشەکە چییە، ناشتوانم چۆن هاوکاری بکەم. لەوێ ئەو با بڵێم ئەو موچەی کە ئێستا خەڵک وەرەگرێ، یەک مانگی موچە بەشی ژیانیەکات. ئەگەر نەیبێت چی لێدێ؟ تووشی کێشەی گەورە بێت، کەواتە بە جۆرەی کەسەکان بڕەپارەکە زۆرە، لەوەیە لای تۆ کەم بێت، بەڵام بۆ ئەوان زۆرە. من نازانم چەنەکات، بەڵام ئەگەرێکی قەرزار بوو $10 قەرزار بوو، نەتوانی $10 دابین کە و قەرزەکە باتەوە، ئەو $10 زیاد دەکات، چونکە ژیان بەردەوامە، ژیان بەردەوام پارە ڕاکێشی بۆ بژێوی. بێمە سەر شتێکی کە تەڵێ نەیانتوانی سیارەکە بفرۆشن، ئەیانتوانی سیارەکە بفرۆشن، ئەی بەڵام سیارەکەیانەیە بۆ ئیشی پێوە نەکرێت. ئەم خانمە هێشتا ئەوێ ئیش بە سیارەکە بکات. سیارەکە تۆ ئەگەر بیفرۆشی یعنی کێشەکە چارەسەر کرد، ئەی دوای ئەوە بەچی بژێن، ئەی دوایەوە چۆن بژێوی تا دابینکەن؟ ئەی تۆ نبینی خاڵەکانی چۆن بەسەریەوەن کێشەی بۆ دروستەکەن، هیچ منایڵن هیچ پڕیارێک بەدەست خۆی بێت. کەژاڵ لە تەلەفۆنەکانی تێگەیشتن بە فارسی قسەی ئەکرد.
ئەی لە دەسەڵاتێکایە لە نیزامێکایە لە جێیەکایە فارسی زاڵە بەسەر و وڵاتەیە بەسەر هەمویان بەڕای من زۆر ئاساییە بکرایە بە کوردی بەڵام ئەویش معقولە یعنی لە تارانە خوێنێ ئەو کەسەی لە تارانە یارمەتیەدا مامۆستایەتی کەسێکە خۆشەویستێتی و زۆر کورد هەیە لە تارانن لەو جیانن یەک کەلیمە کوردی نازانن ئەوانەش هەیە بۆیە من ئەمە مەبەستمەوە نییە من لە بەرگریە بم بۆ فیلمەکە بەڵام ئێستا دەرهێنەر ئامادە نییە بەڵام خوێندنەوەی من بۆ فیلمەکە ئاوهایە ئەمانەی تیابینمەوە جوانە کاک بابانە لە سڵاوم هەیە بۆتان ببورن درەنگ هاتم ئەمە کام فیلمە سڵاوم بۆ کاک سەرکەوت جان فیلمی کەژاڵ کاک بابان لەم ماوەی ئەم هەفتەیە بینمان پێشاندا با بڵێن لینکەکەی مادانا تا هەموو کەسێک بیبینێ ئیترە گەرنت بینی بێ بەداخەوە ئەویان جێی داخە خۆشحاڵە بن دوایی سەیریکەیتەوە با بێمە سەر بچمەوە سەر هەر دیمەنەکان گرتەکان بۆی لەوێ دانەبڕم لەم دیمەنەیە کە لەگەڵ ئەو کوڕەیە بووە دوا بە دوای ئەوە کە ئەو کوڕە ڕائەکە کە پازدارەکەونە دوایان و ڕاویانەنن لێرەیە ئازایەتی کچەکەمان پێنیشانەدات و برا بچووکەکەشی ئەم کچە بۆ بە پشتیوانی برا بچووکەکەی بۆ بە پشت بۆ برا بچووکەکەی کە برا بچووکەکەی پێ بگاو ئازابێت ئەو کوڕەی ناسیاوی سیروانەکە کە سایقەکە بۆ شۆفێرەکە بۆ لێرە ڕائەکات لە تەقەکانە ترسێ و ڕائەکە و بەجیان هێڵێت یعنی ئەمە لێرە لەم فیلمەیە من ئەمە بینمەوە ناپیاوی ئەو جۆرە پیاوانە و ناڵم پیاوەتی پیاوبوون و مەردایەتی و ئەمانەی ژنەکە نەخێر ئازایەتی ژن جەربەزەیی ژن چۆن ئەم ژنە بەرەنگارە بێتەوە لێرە ژنی زەلیل پێشان نەداوە نەهات پازدار بێنێ پرچی ئەم ژنە بگرێ و ڕای کێشێ و ژنەکە ئەزێدا و ئەو سیروان نیت نەهات سیروان پێشاندا بە شەقەم ژنە بەرێ بەڵام نەخێر ژنەکە مایەوە تەحەدای کرد بەرەنگاری کە دەمەیەکێکە لەو نیشانانە لە فیلمەکەیە دواتر لەم شێوەیە گەربی بینین لەم فرێمەیە پێمان پێشانەدا پێمانەڵێڵەوە تا تەحەدای کرد من بۆ ئەمانم پێ جوان نەبێت ئەمانە لای من جوانن ئەوەتانێ لێرە دوای ئەوەی بارەکەیان فڕێدا و بارەکەیان هێنایەوە لە ناو ئاوەکە دەریان کردەوە ئەوە تااقەتەوە توانایەوە ئازایەتی ئەوە ئیشکردنە ئەوە ئازایەتی کەژاڵە بۆیە من پێم جوانە ئەمە مەشتێکی زۆر جوانە لای من و ئازایەتی ژنیشی تیابینم اینجا لێرە ئەگەر سیرکەین لەم دیمەنەیە ئەمە حەسانەوەیە دوای ئەوەی کە کڵاویان لەسەر پازداران ناو پازداران ڕۆشتن بارەکانیان ڕزگار کرد بچینە سەر خاڵێکی کەیان فرێمێکی کە دوای ئەوەی ئەو کوڕە بەجێ هێشت ئەو کوڕە سیروان کە سایقەکە بوو کە شۆفێرەکە بوو خزمەکەیان بوو ئەبواە هاوکاری بکات لێرە ئەگەر سەیری نواندنی کەژاڵکەن دەموچاوی وە سەیری دەسی ئەم کابرایە بکەن ئەم کابرای خاوەن مەرزەکە باڵێن خاوەنی بارەکان کە باری هەیە و بارەدا بە کۆڵبەرەکان حرەکەکەی دەموچاوی ئەگە سێرکەن و پێنووسەکەی دەسی و وا قوڕمانێکە لە قسەیەک یان قسەیەک بە کەژاڵەڵێت ئەوە نییە ئەڵێ ئەم ئیشە هی ژن نییە یعنی لە هینی ئەمە ژن بە سوک سێرەکە بە کەم سێرەکە بەو ناقوسڵ عەقڵی کە باسیەکەین بەڵام لێرە دەموچاوی کەژاڵ تەحەدای تایە وەکو تەحەدای تایە لە پشتیەوە سیارەکەیان هەیە براکەی سەیرەکات ئەم برایەکی بچووکە واقی وڕماوە نازانێت چییە مەسەلە نابینی دوعاان براکەیین بێ براکەی دۆش داماوە نازانێت جۆگرێ
بەڵام دەموچاوی کەژاڵەگە سێرکەن تەحەدای پێوەیە، یعنی زەلیلی پێوە دیار نییە. ئەمە یەکێ لە جوانیەکانی ئەکتەر وەکو نواندن و ئیشی دەرهێنەر وەکو گرتەکانی و پشتی ئیشەکەش، پشتی فرێمەکەش ئەگەر بێت و سێرکەین ئەلەم پشتەوە لێرەوە پڕن، یعنی ئەمە بارەوە سەیارەیە بەتاڵ نییە. دوا بە دوای ئەمە اینجا مەبەستم لێرەیە ئەوەم ویست بڵێم با بڵێن ویستم ئەمە بڵێم بیرم چۆ با بڕۆمە سەرینێکی کەم. سەیری ئەم دەموچاوانەکەن لە پشتە و بارانەوە، ئەو بارانە ڕزقە بڵێن و نەڵێن و ئەم سێ کەسە هەرسێکیان بە واقعڕمانەوە سەیرەکەن. سەیری چیەکەن؟ سەیری کەژاڵەکەن کاتێک کە سیارەکە دەرەکە و لێ خوڕێ و بەو شاخە سەختەیە سەرەکەوێ. نازانم ئەو دیمەنەم گرتەیەم گرتووە یان نا، ئەگەر نەشم گرتە بێ، بەڵام نانم گرتووە، هینم نەکردو، سکرین شاتم نەکردو بۆتان داوای لێبوردنەکەم. بەڵام ئەم واقعڕمانەی ئەوان لێرە ئەومان پێڵێت کە ئەم ژنە ئازایە. ئەها لە فیلمەکەیە کاڵێ ما کارەکتەرەکە کەژاڵ ئازایە، کەژاڵ کە بە شاخەکەیە بەو سیارەیە بەو شاخە سەختەیە لێ خوڕێ، زۆر پیاوە ترسێ، ئەو ناترسێ، لێ خوڕێتە ڕوا. ئەمان لێرەوە ئەم دیمەنە پێمانەڵێتەڵێ ئەم کابرایە متمانەی پێ ئەکات باری ئەداتێ. دوای ئەوە، دوای ئەم دیمەنە، دوای ئەم گرتەیە سێرەکەین کەژاڵ سیارە لێ خوڕێ و باری پێیە، ناچێتە ناو تەفاسیل بار بارکەن و چی بکەن و چۆن بێ و چۆن نەبێ و نەخێر، تەواو متمانەی پێکرد. ئەمەیە جوانیەکە، جوانی کاری دەرهێنەر لێرەیە کە پێمانەڵێ ئەڵێ چۆن ئەم ژنە تەحەدا ئەکات و چۆن دیمەن بینین، شتی بینین چیرۆکمان بۆ گێڕێتەوە نەگوتن. بگەینە سەر ئەم دیمەنەیە. لێرە کەژاڵ ئەم دەموچاواگە سێرکەیت، جوان لێی ورد بیتەوە، لە پشتیەوە باری بارەکە هەیە، ترسێکی پێوەیە، بەڵام تەحەدایەکشی هەیە، وەک بڵێ تەحەدای کرد گەشتە قیمە. ئەمەیە سیناریۆ کاتێک ئاگاتە ترۆپک چی لێ دێت. لێرە خەریک ئاگاتە ترۆپک هێشتا ماوێتی سیناریۆکە هێشتا ماوێتی بگاتە ترۆپک، بەس گەشتۆتە ترۆپچێک ئەم خانمە دۆشدا ئەمێنێت چی بکات، چونکە بۆ ڕاوی ئەنێن، ڕاویان ناوە، پۆلیس با بڵێن پازدار ڕاویان ناوە، ئیتر ئێمە وا هەستەکەی نەگیرێ، بەڵام گیرە نەگیرە، چی لێ هات چی لێ نەهات، لەم دەموچاوەیە ئەوەی پێوابینی. ئەمەیە جوانی نواندن. من ئەم نواندنە زۆر بە جوانە بینم و دەرهێنەرێکیشی لەسەری کردووە و ڕووناکیەکەش ئەگەر بێت و سەیری سێبەرەکانی ژێرچاوی بکەن، ناوچەوانی بکەن، ئەمە نەهاتۆ ڕووناکیەک دابنێت وەکو دیمەنەی پێشوو کە باسم کرد، ئەوەی کە ژنەکان هەمویان ئومێدیان پێیەتی، ئەمە ئافرەتە کەژاڵ وەکو ڕووناکیەک دەرەکەوێت. بەڵام لێرە دۆشدامان و ترسێکی پێ، دۆشدامانی پێوە دیارە، نەک با نەشڵێن ترس، بەڵام هێشتا ڕۆحی تەحەدایتیایە. هەر لێوکردنەوەکەی، ئەو لێوکردنەوەی جیایە لەگەڵ ئەو بزەیە کە بۆ کوڕێک بۆ دڵاریەکەی کات. لێوکردنەوەکەی هەناسە هەڵکێشانێکی ئیتر ساردە، سەیریکەن، زۆر جیاوازە، دەست خستنە سەر سوکانەکە دۆشدامان. ئەمانە هەموو هێمان بۆ ئەوەی کە لەم گرتەیە پێمان بڵێت، لەم فرێمەیە، لەم چێوەیە پێمان بڵێ چی لێ هات. ئەمە ئەگەر بێت و سەیری دیمەنەکەش بکەن بە نواندنەوە، شتی جوانتریشە بینن. لە دوای ئەم دیمەنە کە ئەڕواتەوە، ئەوە سیارەکەی لێوەرەگرن، کلەکەی لێوەرەگرن، سیارەکەی لێ قفڵەکەن، بەڵام لەوێ ئەو کۆمەلگایەمان پێڵێ
ژنەکە ئەبەستێتەوەڵێ ژن چۆنە بێ بڕوا بۆ ئیش چۆنە بێ بڕوا لەگەڵ لە مەرزەکانە ئیشکات حەیامانەچێت بەڵام هات کێشەکەی چارەسەرکە نەها چارەسەریکە ئەمەیە کە ئێماڵین پاڵەپستۆی کۆمەلگاشی لەسرە پاڵەپستۆی دەسەڵات پاڵەپستۆی بژێوی و پاڵەپستۆی کۆمەلگاش کە سوکار دەوروبەر ژن کە ئازاد نییە برایە باوکە دەستگیرانە ئیتر دەسەڵاتە ئەمانەیە نایڵەن ئازاد بێت هەموو پیاوەکان دایکەکان ناڵێم خوشکەکانی ناڵێم بەڵام هەموو پیاوەکانە نایڵێ ژن ئازاد بێت کە ژن ئازاد نەبوو یعنی کۆمەلگات ئازاد نییە میلەت وەکو ژن وایە هەموو پێی فێرن هەموو لە هەموو لایەکۆ زەختی لەسەرەکەن وەکو ئەم کەژاڵە کە لە فیلمەکەی بینن مەبەستم ببرن پێفێربوون مەبەستم لە شتی ناشرین نییە مەبەستم ئەوەیە هەرچی هەڵەسێک کێشێ بەسەر ژنە لە دەسەڵات لە برا لە باوک لە خاڵ لە ما ئیتر لە کۆمەلگا لە دەستگیران کچێک ئەگەر ماچێک بدا لێی ئەکرێ بە هەرا بەڵام کوڕێک ڕۆژی 1000 جار بە نەخوێنێکاتەوە بە پیاو باسیەکەن ئەمە جیاوازیەکەی کۆمەلگا لێرە ئەم ژنە تەحەدای ئەوانەی کردووە بەڵام کۆمەلگا هاتن ئەوە نەیترەی بەستنەوە نایڵی نیشکا بڕۆوە بژێوی ژیانی خۆی قەرزەکانی بداتەوە بژێوی خێزانەکەی دابین کات و یارمەتیشی نادن جەبا بزانم لیناخان چیکەمان پێڵێ لەگەڵمانە باسی چیەکە ئەو کاتەی سویچی سیارەکەیان لێوەرگە سیارەکە سوودی نەما کاک ئەمیر کاک ئەمیر جان یاخوا بەخێر بێ ڵاو لێوێ کاک سەرکەوت سەرچاو یاخوا بەخێر بێ تۆنی باشی شکر سڵامەتی تاوەکەمی کاک ئەمیر جان قوربانی چاوت قوربانتم من گەورەت کردم کاک ئەمیر جان من داوای لێبوردنەکەم من بەس باسی لە ڕێی فرێمەوە چۆن سیناریۆ ئەجێڕیتەوە لە ڕێی چێوەکانەوە وە کەرەسەکانی ناوچێوەکە چیمان پێ ئەڵێت لەم سیناریۆی باسی ئەوەم کردووە لەم فیلمەیە وەکو سیناریۆ و ئیشی کامیرە و ڕووناکی و دابشکردن و دەرێنان و نواندن تەنانەت باسی مەسەلە نواندنی دەموچاوی ئەم خانمەم کردووە لەم دیمەنەیە چی چۆن سیناریۆ ئەگەێنێتە ترۆپک اینجا بەقەت تۆ کاک ئەدریس من ئاگام لە سینەمای ڕۆژەڵاتی کوردستان نییە لێرەوە ئەو دواییت بۆ جێبێڵم ئەگەر دوایی هاتمە ناوە لە بابەتەکانی تریان نە یان بەخێری خەجاڵەتم من لە ڕاستیە فیلمەکەم نەدی بوو لەوە پێش ینی پێشەکی وەک تریلێرێک بینی بووم ئێستا لەسەر خواستی کاک سەرکەوت ئاوا بەتونی سەیرێکی فیلمەکەم کرد کە ئەم شەو لە نەبوونی کاک ئیدریسە من لە خزمەتان نابم هەرچە نەزانم کاگدی زۆر بە چڕۆپڕی دڵنیام کەنەوەی بۆ ئەم فیلمە بۆ من زۆر بابەتەکە بەمە خوێندنەوەیەکی تیۆری لەسەر سینەمای کوردی بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەم لە لای تۆ مەبەستە وا بزانم لەوانەیە دوایە گە سەیریشکەیت وا بزانم من وەکو فیلمەکە کۆمەڵێک شتم وتووە ئیتر بەس حەز کرد ئەویان لەسەر تۆ بێ با بەس وەڵامی ئەم خانمە مامدەمەوە لیناخان ئەڵێ ئەو کاتەی سویچی سیارەکەیان لێوەرگە سیارەکە سوودی نەبوو کە ژاڵ سیارەکەی بفرۆشێت بەڵام نووسەر حەزی کرد کە ژاڵ بیکاتە قوربانی دژی ئەو بە قوربانیکردنە لیناجان ئەگەر لەوێ سیارەکە بفرۆشرێت کە ژاڵ خۆی بسووتێنێ فیلمەکە تەواوە بێت بەڵام پەیامەکە پەیامی نووسەر و دەرهێنەر هێشتا ماوە و جوانکاریەکان لە مەودوان کە ئەو خانمە چۆن تەحەدای کۆمەلگا و دەسەڵات و بژێوی ژیان و قورسایی و ئەستەنگی ژیان هەموو یەکاتەوە ئەمەیە لێ هاتووی سینارێست نووسەر و دەرهێنەر نابێ بە یەک شت بیبڕێتەوە بۆ تۆ ئەمە تۆ واڵێ بەڵام ئەو نابێ وا بکات کاکە میرجان ئەوە وەڵامی ئەومدایەوە فەرموو بەڕێستان چاوەکەمی کاک سەرکەوت تۆزێک تەسەورەکەم من و جەنابتان هاوتەریب نەبین لەم بابەتە زۆر من لەوە تۆزێ دوورم
بە تایبەت بەهۆی ناسینێک کە لەسەر سینەمای ڕۆژهەڵات بە عام هەما بە تایبەت نیمای یاری دەرهێنەری ئەم فیلمە کە کەسێکی فارسە و سینەماگەرە فارسەکان شڕوانینێکیان بە کوردستانەیە. من دوایش دێمە سەر بابەتی فیلمەکە. پێشەکێمێ باسێک بکەمەوە لەسەر ژن بە عام، ژنی کورد بە تایبەت لە نێونەتەوەکانی ئێرانیە و اینجا چون کاتێک باسی ژنی کورد لە ڕۆژهەڵاتەکەم ئەمە دوور نییە لە باسەکەی من لەسەر ژن لە پارچەکانی دیکە، چون هەمان ئەگرێتەوە بەهۆی ئەوەی کە ژیانی کوردی ژیانێکی پراوپڕە لە جوتیاری و کشت و کاڵ و ئەمانە بە درێژایی مێژوو بە پێچەوانەی نەتەوەکانی دیکە وەک تورێک کە ژیانێکی ڕاوچیانەیان بووە، بۆ ئەمەی کە تۆ بتانی لەسەر ئەو زەویە لەسەر ئەو ئەرزە لەسەر ئەو زەوی جوتیاریە بتانی ئیش بکەی، دروێنە بکەی و ئیشی جوتیاری بکەی، پێویستت بە یار و هاوڕێیە، ینی بە تەنیایی ئەم شتە ناکرێت. هەر بۆیە لە نێو نەتەوەی کوردی وەکو کۆمەڵناسی نەتەوەی ئێمە باسی بکەین، ژن لە نێو نەتەوەی کورد ژنێک نییە کە تایبەت لە ماڵەدا بنرێت و بۆ تەنیا ئیشی ئەمە بێ کە مناڵ دروست بکات و کەسی نێو ماڵ بێ. نا، ژن هاوڕێ بووە لەسەر زەوی جوتیاری و زەوی کشاوەرزی و هەروەتر ئەمە دایکیش بووە. بۆیە ژن لە نێو نەتەوەی کورد زۆر خۆشەویست و زۆر مەزنتر لە مشتەیە کە بە چاویلکەی فارس یا تورکێ ژنی کورد دەبینن. ئەمە چاو لەوە ناکەم کە لە 100ی ڕابردوو بەهۆی هاتنی ئایدۆلۆژیای ئاینی تۆزێک ئەمە کەم ڕەنگ بووەتەوە و ژنی کوردی تۆزێک پاڵیان تێوە نابەرە و ماڵە بردیانەوە. بەڵام ژن وەکو دەروونە وەکو کۆمەڵناسی نەتەوەی ئەگەمە باسی بکەین، وەکو مێژووەگە باسی بکەین، من تاکە نەتەوەین کە سەرکردەی ژنمان بووە، تاکە نەتەوەین کە لە درێژایی مێژوو یەکەم مێژونووسی کوردمان بووە. ئەمە بەم مانا نییە کە بە مێژنی کورد بڵم تۆتەوە ڕزگاری، نا، ئەڵێم تۆ وا نەبووی، تۆ مێژوویەکی پراوپڕە لە شکۆ بۆ ژن بووە. و ئەمەی کە ئێستا لە سینەمای فارسی بە تایبەت لە سینەمای فارسی و تورکەکان کە دێن چیرۆکێک سەبارەت بە کورد دەجێرنەوە، دەست لەسەر ژنی کورددانن و ژنی کورد ئەخەنە نێو یەک دایرەی کۆمەڵگایەکی دواکەوتووە ئەیانەوێ وەک بڵن ژن حوڵەدا لەمە خۆی دەرباز بکە. ئەمە لە کاتێکایە کە من بە دڵنیاییەوە بۆی کە لە ئێران ژیاوم ئەتوانم ئەمە بڵێم کە ژن لە ڕۆژهەڵاتی کوردستان پێشاهەنگە لە حداقل ئێرانە، یعنی ئەگە بە پێشکەوتووی ئەمە بەم مانا نییە کە ژنەکەی، بەم مانایە کۆمەڵگای کوردی ئیزنی زۆر بە ژندا، هەرچەنە بە ئیزنی زیاتر بدا، مافەکانی تەواو بدا. بەڵام ئەگەر بە پێوەری فارس و تورک من هەڵی سەنگێنم، ژنی کورد بووە کە پێشەنگی شۆڕشی ژنجیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان بوو. منەمێ ئابم پێوەرە خێنەوەی بۆ سینەمای ئەم فیلمەوە بە تایبەت و سینەمایی کە لە تارانەوە سەبارەت بە کورد دروستەکرێت باس. سینەمای ڕۆژهەڵاتی کوردستان ئەتوانین بە چەند قۆناغدا بەشی بکەین. یەکەمیان قۆناغی پێش شۆڕشی ساڵەکانی 75 جوانەیە کە لەوێدا حەوڵێکێ بۆ ئاسیمیلەکردنی ئێرانی مەزن، ئەو شتێکە شائەویست بیکە و دژ بە تەواوی نەتەوەکانی ئێرانی فیلمی دروستە کرد، وەکو مۆغولهای دژ بە تورکەمەنەکان دروستە کرد، دژ بە شیمالی ئێران فیلمەکانی ئەو ئەکتەرە بەناوبانگەی کە بەناوبانگ نییە بەڵام کۆمێدیەنەی کە دژ بە ڕەشتیەکان و شمالیەکان فیلمی دروستە کرد. لەولاوە دژ بە تورکەکان وەک کەرنا و دێریانەکە لە نێو سینەمای ئێران لە زمانیشا. لەو سەردەما دژ بە کوردی فیلمی یەک دوو فیلم دروستکە بە تایبەت فیلمی داڵاهۆ کە حەوڵی ئەمە بوو نیشان بدا کە کورد چێویە لە پشت چێوە و ئێستا مۆدێرنیتەی نەدیوە دواکەوتووە و ئەو چێوانە نایەڵن کە پەیوەندی نەتەوەی کورد لەگەڵ تەوای گەلان دروست بێ، هەر ئەمە بێتە هۆی دواکەوتنی ئەو نەتەوە. دوایی کە شۆڕشی ئێران کراوە، کوردەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرەنگاری حکوومەت و هاتنی ئەم ئینقلابە، ئەم شۆڕشە بەم فۆرمەتە بوون کە ئێستاە، کورد بوو بە نەیار لە ئێران و هێندێک فیلم دژ بە کورد دروستکرا، وەک دەڕێکانی مانگا ئەوانە هێندێک فیلم بوون کە زۆر بە سوکایەتی باسی کوردیانە کرد و کورد وەکو
خائن و خۆفرۆش بە خاک بە مەبەستیان خاکی ئێران بوو هێندە فیلم وا دروستکرا بەڵام دوایی بیریان لێکردەوە کە ئەبەم دروستکردنیان فیلمانە ڕۆژ بە ڕۆژ منەتەوەی کورد لە خۆمان دوور دەخینەوە اینجاتن هێندە فیلمیان دروست کرد کە ئیرەج کەریمی ئەوان دەرهێنەر بوون هێندە فیلمیان دروست کرد کە لە ناو فیلمەکانە هیچ کە کوردەکانی ڕۆژهەڵات حەز بە ئێرانی بوونەکەن کوردەکانی سلێمانی و هەولێری شانازیان ناگە بڵێن ئێمە ئێران ئەم فیلمانە دوایی دروست کرا تا کە هیچدا ساڵەکانی 2000 هەرچەند ئێمە یەکەم فیلمسازی سینەماگەری ڕۆژهەڵاتیمان خوا لێ خۆش بوو تەیفور بەدحاییە کە فیلمی نان و ئازادی سەبارەت بە شۆڕش لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست کرد و یەکەمی ئەنیمەیشن لە تەواوی ئێرانیش لە شاری سنە ڕۆژهەڵاتی کوردستان دروستکراوە لە ساڵەکانی 1960 بەڵام لە ساڵی 2000 یەک گۆڕانکاریەکی گەورە لە سینەمای ئێران ڕووەدات و کوردستانە بێتە ئەو لۆکەیشنەی ئێتنۆگرافیەی کە جێگایە ئەبێ بڕۆی لەوێ فیلم دروستکەی تا بتوانێت خەڵاتی کەن و ئۆسکاری پێ ئەمە بوو کە سینەماگەرێ وەکو عەباسی کارەستەمی کە پێشاهەنگ بوو لەم کاولکاریە بەڕای من هەرچەند کوردەکان عەباس کارەستەمی بەلایەنە خۆشەویستە بەڵام یەکەمین سینەماگەرێک بوو کە ئەو ڕوانینە ئێتنۆگرافیە دژ بە کوردیەی دەست پێکرد لە ئێران بە فیلمی بێ بۆ هەرچ کۆمان ئەبا بۆ من ئەڵێم ڕوانینە ئێتنۆگرافی ڕوانینێکی دژا کوردیە چون باسێکی لە تیۆری فەلسەفا کە ئیدوار سەعید لە کتێبی باسی ئۆریاناتالیسمەکەیە باسیەکە ئەڵێت کاتێک کە داژی کرد یا ئستعمار یا کۆلۆنیالیسم بە مانای وشە وڵاتێک داگیر دەکات بە تایبەت ڕۆژاواییەکان کە هاتن ئەم وڵاتانەی دەوروبەریان داگیر کرد جیا لەمەی کە هاتن سامانی ئەو وڵاتیان برد دەستیان بردە ناو کولتورەکەشی و دەستیان کرد کولتورەکەیان ینی گۆڕانکاری کولتوریان لەوێنە دروست کرد ئەمە ئەم شتە بوو کە ئیهام حەسەن و هۆمی بابا لە هندوستانیش باسییان کرد کوتیان کۆلۆنیالیسمی بریتانیا جیا لەمەی کە دەستی برد بۆ سامانە سروشتیەکانمان کولتوری هەندیشیان لە ئێمە شێوان و خەڵک خەونی بریتانیایی بوونی ئەدی هەر بۆیە یەکێ لە فیلسوفەکانی کە لە کۆنا باسیەمەکە ڕۆسۆیە ژان ژاک ڕۆسۆیە کە باسێک لەسەر ماکەڵێ وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ئافریقا و ڕۆژهەڵاتی ناوین ئەمانە دواکەوتون وشەیەکی بۆ بەکارە باڵێ وەحشی نەجیب ئەڵێ ئەمانە وەحشین چون دواکەوتون چون نازانن چۆن ئەبێ بە کەوچک و چنگاڵ نامخۆ نازانن چۆن ئەبێ لەسەر کورسی دانیشتووەمانە بەڵام نەجیبیشن بۆ چون ئەمانە بە ئیزنی خۆیان ئەمەنین و ئەتوانین ئاڵۆگۆڕیان بەسەر بێت ئەمە ئەو ڕوانینە پۆست کە ئیدوار سەعید بە ماڵێ پۆست کۆلۆنیالیستی ئەڵێ ئەمە کۆلۆنیالیستی نییە کە فەقەت خاکت داگیر کرابێت و لە وڵاتەکەی تۆ شتەکان لەواقع سامانەکەت بدزێ خەریکت دەزەبەنە نەتەوە دووە خەریکن شوناسەکەت وێرانەکەت خەریکن ئەو شتانی کە تۆ هەتا لێتی ئەسمەوە ئەمە ئەم نەخۆشیە تا ئێستا ئەو نەهاتووە من ئێستا لە سلەیمانیمەوە ئەمە بە جوانیش لێراش ئەبینم کە پۆست کۆلۆنیالیست چۆن داریشی لێرا چەقانووە و تۆ هەروەکو گۆرانی بۆ بێژێکی کوردی کە تەواوی تەمەنی بەبێ ئەمەی کە مەعاشی بێ بەبێ ئەمەی کە چۆن بڵێم شتێکی دەرهێنا بێ گۆرانیەکی بۆ نەتەوە خوێندووە بەڵام هەن لەم شارە ئێستا من نەبینم چۆن بۆ مۆعین خۆیان ئەکوژن لە کاتێکا کە فارسەکان هیچ خۆی گوێی پێنادەن و بەلایەنەوە مۆعین گۆرانی بێژێکی دواکەوتووە اینجا منەمەوێ ئەمە باسکە ئەلەم فیلمە کە باسی کارۆستەمی کردی و پاشان سینەماگەرهایەکە وەکو بەهمەنی فەرمانارا وەکو مانی حەقیقی وەکو هێندە فیلمسازی دیکە کە هاتن لەو سەردەمە لە کوردستانە تا فیلمیان دروست کرد لە ڕوانینی ئەوان ئەمە بوو کە کورد دواکەوتووە بەڵام دواکەوتووەکەی هۆی ئەم سروشتەیەکە ئەم چێوە بەرزانن کە نایەڵم پەیوەندی بینی گەلان لە ئێرانە دروست بێ بە تایبەت کورد چۆن پەیوەندی لەگەڵ گەلەکانی دیکەنیەوە چۆن پەیوەندی لەگەڵ ناوەندی ئێران نییە بۆ تۆ هۆی دواکەوتووی و نایەڵێ لەوێنە ئازادی نییە و هەموو شتێ عەشیرەیە و دواکەوتوو عەشایەتی اینجا ئەمە بوو بە دەزمایەی سینەماگەرانی کوردی خۆمان لە ساڵەکانی 2000 هێندە سینەماگەری خۆمان ئەمەم ڕەوتە هاتن چوونە خزمەتی ئەرتەشی دژ بە کوردی سینەمای فارسی
لێرە ئسپیواک لە هندستان وشەیەکی زۆر جوان هەیە باسێکی زۆر جوانی هەیە دژ بە ئەو هونەرمەند و ئەو کەسانەی کە بەو شێوازە لە هندستان فیلمیان یا چیرۆکیان نووسیە فیلمیان بەرهەمێنا ئەیکوت ئەمانە هاتن بەرهەمێکیان دروستەکرد لە هندستان و وڵاتی هندستانیان دواکەوتوو نیشانەدا بەڵام لە کۆتاییە یانەویست ئەمە بڵێن بە وڵاتی بریتانیا ئێمەش وەکو ئێوە هاوڕای نەمنەتەوە دواکەوتووە بەڵام من لەوان نیم من ڕۆشنبیر من تێ ئەگەم دواکەوتن پس من هاوڕام لەگەڵ ئەتۆی بریتانیا بۆیە ئسپیواک نێوی ئەنێ بورژوازەکانی ناوخۆ ئەڵە ئەمانە زۆر مەترسیان بۆ یەک نەتەوەی هێن بوو و زۆر دەستیان بردە ناو کولتور و وێرانکاریان بەدوای خۆیان ئەمە کە عەباسی کیارۆستەمی بەهۆی کە خەڵاتی کەنی بوو ئەو تەسەورە لە لای سینەماگەری ڕۆژهەڵاتی دروست بوو کە حەقیقەتەکە لە لای ئەوە ئەگەر ئەو ئەڵێ کوردوایە مادام کوردووە هەر بۆیە چون بەو ئەو ڕێگایەڵە گەورە ئاوەڕژێ چکولە پێیتێنێ بە عەباسی کیارۆستەمی بوو بە برا گەورەوە چکۆلە پێیتێناوە کورد دەستی کرد بە فیلم دروستکردن دژ بەخۆی تا ئەم کاتێک ئێستا من لەگەڵ جەنابتان قسە بەڵام بێمەناوە کاکە میرجان گیان کاکە میر من تەواو هاوڕاتم ئەلبەتە دەسەڵاتی تورکی دەسەڵاتی ئێرانی و دەسەڵاتی عەرەبیش وەکو نەتەوە ناڵم ئەم دەسەڵاتانە ئیش لەسەر ئەوە ئەکەن بە هەموو شێوەیەک هەموو چەمچێکی شوناسی میلەتی کورد لە ناوبەرن یەکێک لەوانە لە بواری سینەماەوەی دەن تورک بۆیاتۆ ئەوەی ئێستا بەڕێزیشتان باسی فارست کرد و عەرەبیش ئێمە دیومانە عەرەبیش بە هەمان شێوە یەک دنیاشتیان کردووە بەڵام کاکە میرجان من لە کاتی جەنگی عێراق ئێرانە کۆمەڵێ نووسەرم بینی کۆمەڵێ دراما کرا هەنێ فیلم کران فیلم سازە عێراقیەکان کردیان کەسانی عێراقی کردیان بەڵام دژ بە ڕژێم بوون نەیانەوێرا بە ئاشکرا دژ بە ڕژێم قسە بکەن ئەهاتن بە هێماکاری و بە ئیشێکیکەی جوان شتیانە کرد ئێستاش کەسانێک هەیە لە ناو فارسا لە ناو تورکە وەکو کەسەڵێ میترەگە دەرهێنەر بێ گەر نووسەر بێ ئەگەر وەکو تاکەڵێم یعنی وەکو نیزامەکە ناڵێم کەسان هەن پشتیوانی مەسەلە مرۆڤایەتیەکەن چی بۆ کورد بێت چی بۆ میلەتێکی کە بێت وەکو خۆمان وەکو خۆڵمخۆت ئێمە ئێستا مەسەلەن دژی مەسەلەن غەزەمین خەڵکی غەزەمین کە ئەکوژرێن بەڵام لە هەمان کاتە من دژی خەڵکی ئیسرائیلیش نیم کە کوژران بەڵام سیاست کاتێک کە دێ ئەوواکە ئەوەیان جیایە لە فیلمێکشا کاتێک کە کەسێک دێت ئەمە دەستنیشانەکە ئەمە زۆر خەتەرە ئەمە ئەبێتە پاڵی چێتێتە پاڵی ئەو نیزامە ئەو سیستەمەی کە هەیە ئیتر لە کوردستانی باشووری شابێ بۆ لایەنەکان هەیە ئەکرێ بەڵام من لەم فیلمە یەکێک لەوانی کە لەم فیلمەیە کە بە جوانی هەڵم ژەرکە عنی بوو نازانم دەرێنەرەکە کێ نایناسم بەڕێستان نەیناسن ئەمانم بینی ئەم ئافرەتەم بینیەوە تەحەدا ئەکات ئەم ئەکتەرم بینیەوە تەحەدا ئەکات لەم سیناریۆ ئەمەم بینیەوە تەحەدای ئەو واقعاکە کە بەسەر یاسە پێنراوە ئیتر واقعەکەیە کەڵچەر بێت کاک ئەمیر جام خەڵکی کەرکووکم تۆ خەڵکی سنەیت یا بۆکانیت یعنی شار فەرقەکە لەگەڵ لادێیە ئێمە ئەگەر بێت من یەک شت با پێ بڵم کاک سەرکەوت سیاست شتێک نییە کە تۆ لە ئێرانە بڵێ کۆماری ئیسلامی لە تورکیا بڵێ ئەردۆغان نا سیاست یەک شتێکە کە ئێمە پێڵێن دیسکۆرس لە ئینگلیسیە گفتومانە شتێکە کە ڕیشەکەی داکوتاوە ئەردۆغان ئەم بەیانیە لە خەو هەڵ نەساوە دژ بە کورد بێت بناغەی ئەمە لە ئاتاتورک و پێش ئاتاتورکەوە داچەقانداوە ئەم شتێکە بە پێچەوانە ئەسن کۆماری ئیسلامی ئەو نەیکە ڕوانینی فارسە تارانیەکە دژ بە کوردە و کۆماری ئیسلامیەکە نییە دیسکۆرزی ڕەزاخان دژ بە کورد لە کاتی قازیەوە دروست بووە یعنی منی کوردێک ئێستا لە تاران باسی کوردایەتی ئەەکەم ئەڵێ ناتوەتەوێت جیابیەوە ئەڵم باوە مافەکەم دە ئێستا منەمێ ئەوە بۆ تۆ باسکەم یعنی ئەمێ بێمە ئەو باسە لەگەڵ عەرەبی عێراق و عەرەبی سووریا شەم کێشەیەمانەیە ئەرێ ئەمەوێ باسەکە با بکەم هۆجار تۆزێک شیتر یەکەمەوە دەرەکەوێت بەڵێ فەرموو تماشاکە ئەمەی کە هەڵبژاردننی وەها چیرۆکێک هیچ کاتێوە فیلمتان دیوە لە دێهاتی دەوروبەری تاران ئەمە پرسیارێکە من لە کوردی باشووری یەکەم هەتا ڕۆژهەڵاتیش
ئایا فیلمتان دیوە لە دێهاتی دەوروبەری تاران دروست کرابێ بۆ تاران دێ نییە؟ ئەمە پرسیارە هیچ کات نیمانە مێژووی سینەما ئێران زۆر لەبەرە ئێمە فیلممان نییە لە دێهاتی دەوروبەری تاران بۆ چون تاران دێ نییە چون لە ڕوانینی ئەوانەوە تاران یەک دانە شارە بە تەواوی کوالیتەی مۆدێرنیتەوە و ناتوانین دێکانی نیشاندین لە کاتێکە لە دێکانی دەوروبەری تاران کاولستانە و ژن دەمامکی ژەنێ دێتەوە دەرە چارشێوی ڕەشە کاتە سەری لە هیچ دێهاتی کوردیەک ئێمە ژنەکانمان چارشێوی ڕەش نادەنەبێت سەریان بێنە نێو کۆڵان دێهاتەکانی دەوروبەری تاران تایەتی کاتێک باسی باشە لەوێنە ئەوە بەهۆی ئەو ڕوانینە ئیسلامیە بەڵام کاتێک ئەنێ باسی دێ بکەن یا کوردستانە یا شیمالی ئێرانە یا باشووری ئێرانە هێندێکی یا لۆڕەکانن یا تورکەکانن خۆی نادە لە قەرەی فارس ئێمە نێوی فیلم نایەنم زۆر فیلممان هەیە لە ئێران پارەی بۆ سرف کراوە بەس فەقەت لەبەرەوەی کە چیرۆکەکەی باسی کوردستان و دێهاتی کوردستان یعنی ئەو چیرۆکە ئابەم وێرژێنە هەڵی گەڕێنەوە بیکە فارس بیکە دێهاتی فارسی کۆمار ئیسلامی ئیزنی دروستکردنی نادا ئەسا ئیزنی دروستکردنی نادرێت ئەمە بزانە پس یەک سیاست بوونی هەیە کە ئیزنی دروستکردن بۆ فیلمادرێت بۆ ئەمەیەکە تۆ بنیانەکانت بڕوخێندرێت کاتێک تۆ بێماڵ و بێخەیمە و بێماڵ کەوتی مەجبوری پەنا ببێ بۆ ماڵی دراوسێکەت و بڵێیت قورئان بە ئەم شەو لە ماڵی تۆ بخەو خەریکە تەواوی بناغەکانی کولتوری دەڕوخێنێت لەبەرەوەی پەنا ببێ کە بێ کولتوریش نابێت نیچە شەیەکی هەیە ئەمە نیچەویە نیچاڵێ هەموو ڕۆژێ بێ باوکمام کوژیم بەڵام مرۆڤیش بێ باوک ناتوانێت ژیان بکە ئەمان حەوڵ ئەمێ باوک و تەواوی بنیانەکانی نەتەوەیت بڕوخێنن لەبەر ئەوەی ناشتوانی بێ باوک بێ ئەبێ خۆت پەنا بێ بۆ شناسی نەتەوەیەکەوە لە هەموو جگایە بڵێ من ئێرامین و فەخر بۆک من بۆ ئەماڵێم ئێستا ئەمێ بێمە سەر چیرۆکەکە سەر چیرۆکی ئەم فیلمە بۆ دەرەخەم کە بۆ ئەم ڕوانینەوەی لێت ژنێک لە تاران چووەتە تاران یعنی پاشا ئێمە فیلمێکی کەشی وامان هەیە لە مێژووی سینەمای کوردی کە گەڕانەوەیە بۆ زێدی دایکی بەڵام بە ڕخنەیەکی جیاواز لەم شتێکە ئەکرێ هەڵێڵەم چی فیلمی ڕێگای یۆڵمازگۆنای لە سزنێکایە کە لە شارە ناوەندیەکانە اینجا ئیزنی پێدرێ بگەڕێتەوە بۆ دێکەی خۆی کاتێک گەڕێتەوە لەگەڵ وێرانەیەک لە دێکەی خۆی ڕوو ئەکاتە وێرانەیەک کە هیچ شتێک لە سێجێ خۆی نییە ژنەکەی شووی کردووە و هەمووی ئەم شتانەی کە ڕواتە بەڵام ئەو شتێک کە بەلای یۆڵمازگۆنایەوە پێشەیە ئەو ڕوانینە جۆرجاگامبێنیەیە یۆڵمازگۆنای ئەڵێت من لە نێو نەتەوەیەکە ئەژیم کە ئیزنی جیاواز بیرکردنەوەم نادات کە ئەگەر جیاواز بیر بکەمەوە لە دێ دەرمەکات و ئەگەر لەو وڵاتە جیاواز بیر بکەمەوە حکوومەتەکە ئەم گرێت یعنی یۆڵمازگۆنای ڕخنە لە بنیانی نەتەوەیی و سیاسی حکوومەتی شەکرێ بەجارێک هەم ئەو شتێک کە ریچارد کۆرنی باسێکە حەوڵەدا خۆی بڕوخێنە سەر لە نوێ خۆی دروستکاتەوە هەم لەم لاشەوە ئەڵێ لەگەڵ ئەم خۆڕوخانە حکوومەتێکی تورکی هەیە کە دژ بەم خۆڕوخان و مۆدێلکردن و ئابدەیتکردنەی منە چون ئەم خاتە سزنەوە لەولا پاشە ڕوانین یۆڵمازگۆنای ڕخنەگرانەیە بەڵام لێرە کچێکمان هەیە بە لووتێکی عەمەلکراوە لە تاران یعنی گەیشتووە وەکو چۆن بڵێم ئەمرێ سێکشوالیتە یا بوونە هێمای سێکسی بوونی بۆ گەڕاوەتەوە لە تاران لە کاتێکە ئەو ڕوانینە فیمینیستیەی کە لە غەربا باسیەکە لە کاکە گیان من شتێک نیم تەنیا بۆ سێکس بیرم لێ بکەنەوە من مرۆڤێکم کە داوای مافەکانم بە پیاوەکەم ئەو شتێکە لەم فیلمە هەیە ڕوانینی سێکشوالیتەیە ینی تۆ کەژاڵ ئەباتە ئاستێک کە ببێتە ئۆبژەی سێکسی نەبێتە مرۆڤێک کە بژی ئەو حەوڵەدات لە تاران یعنی ئەو شتێکە لە کەژاڵ دروست بووە کەژاڵ ئۆبژەی سێکسیە لە تاران بەلووتێکی عەمەلکراوەیە ئەگەڕێتەوە بۆ یەکدانە کوردستانێکی وێرانە و ئێستا باس بابڕێنە سەر ئەم کاتی گەڕانەوەی بۆ کوردستان کاتێک ئەگەڕێتەوە بۆ نێو پرسەی براکەی و دوایش دایکی ئەم گریانی نییە و دوایش دایکی هەموو شتێکی لە بیر چووەتەوە ئەمە کۆی ساپلۆتی فیلمەکەیە ینی
کۆی لۆگلاینی ئەم فیلمە ئالەم ڕستە بێ ئەلەم دوودانە شاتا بێمە بگەڕین بۆ دوای ساپلۆتات ئەڵێ چی ئەڵێت کەژاڵ تووشی نەخۆشیەکی دەرونی ئانی لەو کاتا بووە بە نێوی مالی خولیا و ڕوانینە فرۆیدیەیە کە فرۆید باسی ئەکاڵێ کاتێکمە تووشی یەکدانە کارەساتە بین نامان هەوێت بڵێن کارەساتەکە ڕوویداوە لە نێو کاتی کارەساتە خۆمان ڕائگرین فرمێسک لە چاومان نایە ئەگەر دیتبێتان لە پرسە و سەرخۆشی کوردیەکانی خۆمان ژنەکان ئەلاوێنەوە بۆچی ئەلاوێنەوە لەبەر ئەوەی کە ئەو بنەماڵەیە کە کۆچکراویان هەیە ئەو بنەماڵەیە لەو نەخۆشیە دەرووناسیە مالی خولیاییە بێنەوە دەرەوە وە شینجێران دەست پێ بکەن ئەمەی کە لەم فیلما هەیە ئەیەوێ یەک شت بە تۆ بڵێت بڵێ کەژاڵ گەڕاوە بۆ نەخۆشیەکی مالی خولیایی نەتەوەیی کە دایکەکەش تووشی بووە نەخۆشیەکی مالی خولیایی نەتەوەیی هەیە کە ئیزن نادا ژنێ کۆڵبەری بکە ئیزن نادا ژن سایەقی بکەوە بەس ژن ئەتوانێت فەقە شوو بکە ئەمە یەک نەخۆشیەکە کە کورد خۆی لە یەک کاتی زەمانیە ڕاگرتووەوە نایەتە لەو ئەمری مۆدێرنیتە کوێیە مۆدێرنیتە ئەو تارانەیەوە کەژاڵ لەوێ لوتی ئەمەل کردووە کەژاڵ دەتوانێت سانتیمانتاڵ بێت کەژاڵ دەتوانێت هەر شتێک بێت یعنی ململانەی کەژاڵ لەگەڵ کوردستان ململانە لەگەڵ سنەتێکی دواکەوتووە بەپێی یەکدانە کۆڵبەری و ئەو شتانەی کە لەوێ هەیە بەڵام فیلم نایوێ ڕخنە لە یەکشت بگرێ کۆڵبەریە کە لە کوردستانە هەیە هۆکارەکەی چییە ئەی بۆ نەت ئەگەر ڕخنەگرانەی وەک گۆڵمازگۆنای بۆ ئەم ڕخنەیە ئەو نەزەق ناکەیەوە نانە دەسەڵاتە منش لەگەڵتان بەڵام لەگەڵ ئەو بۆ چوونەتان نیم کە کەژاڵ نەگریانەکەی بۆ ئەو حاڵەتە بێت چونکە من پیاڵە وەزیەتی ماخولیا وەزیەتی مالیخولیا لە فرۆیدا ئەڵێ ناتەوێت تووشی ئەمە بووی کە قبولی کێ قەیرانی کارەساتی ڕوویداوە کاتی ئەنفالەکان کران دایکەکان ئێستاژ من لە باشووری کوردستان ئەیان بینم لە هەڵەبچە من لەگەڵ ژنێک لەم مەیدانە لە هەڵەبچە قسەمە کرد تی دوێنێ شەوخەوەم دیوە کچەکەم ئالانی کچم لە عەرەبستانە لە سعودیە نەمویست پێی بڵم کچەکە لە ڕاستیە ئایا شەهید بوویانە ئەزانی چیە هیوایە و بۆ ئەو کچە نەئەگریە و بۆ ئەو کچەی ناگری چون قبولی نەکردووە کە مردنێک ڕووی داوە بۆ ئەو هەڵێڵن چی ئەمە لەو کاتە پێڵێن نەخۆشی ماخولیا ئەمە فڕۆی باسیەکە من ئەڵێم ئەتوانی لی بیتە دەرەوە ئەتوانی لیشی بێ دەرەوە نانا من لەگەڵتان بۆ کاکە میرجان بەڵام خۆ ئێستا کچە گەریلاکانمان برادەرەکەی شەهید دەبێ بۆی ناگری من دایکم سێ کوڕی شەهید بوو نەی هێشت ئێمە فریمەس بە چاویەوە ببینیم وەیەکێ بوو لەو ژنە ئازایانەش تەحەدایە کرد من مەبەستەکەمەوەیە ئێستا بزانە خوێندنەوەی من جیاوازە لەگەڵ تۆیە پێم وایە من نازانم و دەرهێنەرە کێ نازانم نووسەرەکەش کێ بەڵام تۆ بڕەگ و ڕیشیانە ناسیت من وامە بینیەوە کە ئەم کەسە ئەم دەرهێنەرەوە ئەم نووسەرە لەو بابەتانە بن کە کەسانێک هەن پشتی دۆزی کوور دەگرن من وامە بینیەوە و ئەمەشم تیابینیەوە تاکو ئێستاکە هەتا لە ڕوونکردنەوەی خۆشم لە بۆ گرتە بە گرتەی فرێمەکان ئەمانەم تیابینیەوە بەڵام ئەگەر بڵین ئێمە مجەڕەدین دابڕاوین لەو نەریتە ئەو نەریتەمانوانیە ئێستا شەر هەیە کاگەهین من یەک شتت پێ بڵم کاک سەرکەوت من ناڵم ئەم نەریتە بوونی نییە باشە با ئەم نەریتە لە زۆر جگا هەیە ئەو نەریتە هەر ئێستا داوا ئەەکەم تەکتەکی برادرانێکە لەم لای بن ئێستا ئینستاگرام و فەیسبووکەکانیان سیرکەن بنووسن ڕۆژی نەورۆز لە ئێرانە بزان لە کام شاری ئێرانە هەڵپەڕین بووە ژن و پیاو دەست بگرێت و ڕەشبەڵەکە لە کوردستان هەیە بەڵام بەس کوردستانەکەی من ئەمەوێت ئەوە بڵم نامەوە بڵم کوردستان بێ کێشەیە کوردستان کێشەیە قوڵە تاکوونێ خنکاوینتیایە بەڵام من ئەڵم ئەو فارسەی کە هەڵەسێ دەسەسە برینی مندانێ خۆی بەر تیرباریان داوە بۆچی نایە هەر ئێستا لە تاران ساڵی پارمەگە باوکەکە دوو مناڵەکەی خۆی نەکوش لەسەرین هەر ئێستا لە تارانە هەموو قەیرانێکێ من ئەڵێم ئەو قەیرانە چاوبرۆی من و تۆ نییە عاشق و چاوبرۆی من و تۆ نییە کاکە ئەمە
هەرچی کورد شەو ساوەتر و قوربەسەرتر نیشاندا خەڵاتی زیاتری لە فستیواڵەکان پێدا یعنی فرۆشتنی نەتەوەیەک لە پێی خەڵاتێکە ئەمە ڕوانینی منە ئەم ڕوانینەی من نییە ئێدوار سەعیدی فلستینیە کە کتێبی لەسەر کردواڵی مەبەستەکەم چییە من ئەڵێم منی کورد بۆم هەیە ڕخنە لە خۆم بگرم بەڵام ڕخنە بگرم هەڵیەڵم چی شکاندنی یەکنەتەوە ئێستا لە مەریوان لە شارە ڕۆژهەڵاتیەکان وە بە باشووریەوە بە باکووریەوە بە ڕۆژاوایشەوە باوکەکە لی ئەپرسی ئەڵێ کچەکە لەکوێیە ئەڵێ بە شانازیەوە کچەکەم لە شاخ شەڕ ئەکات ئەی کامە باوکە ئیزن نەدا ینی شانازی بەواکە بەڵام شانازی بە کۆڵبەری کچی ناکە هەروەر نێو کۆڵبەرەکان من ویدۆت بۆ دێنم پڕ لە کچی فەقیر و هەژار خەریکم کۆڵبەری یەکەم بۆ شاخە دێن من ئەڵێم ئەمریکا کچێک ناتوانێت کۆڵبەریکە قەیرانی من نییە من ئەڵەم ئەمریکا کۆڵبەرێک بوونی هەیە قەیرانەکەیە من ئەڵەم ئەگەر ئەمە ئەوێ فیلمەکە دروستکات و کوردی خۆشەوێ باسی ئەمەکە بوو کۆڵبەری لە نێو کوردستاناتا هەیە ئەمەیە بابەتەکە یعنی ئەزانی چییە پرسیارەکە جێگاکەی گۆڕیوە ئێستا منی و تۆ وا ئازانین کە کێشەکە ئەمەیە کە کچێک بۆ ناڵ ئیزنی نادەن کۆڵبەری کرێ من ئەڵەم کێشەکە مێ بۆ ئاسان کۆڵبەری هەیە لە کاتێکە واقعەنەوە کێشە نیە لە کوردستان واقعەنەوە نەکراوە من ئەڵێم باسەکەی من ئەمەیە من نامەوێت ئەم فیلمە زەرب لە سیفر بکەم بەڵام باسەکەی من لە کولیەتە ئەمەیە سینەمایەکی فارسی هەیە هیچ کات هیچ فارسێک نهاتووە باسی ساسانیەکان فیلم دروستکات یعنی بڕۆ باسی هەرچی پادشا و ئیمپراتوری جیهانە فیلمی دروستکووە بەس چون لە ناو سرودینەتەوەی کوردایم ئەڵێن ڕۆڵی میدیا بکەی خسوێن فیلمت بۆ دروست ناکە یەک دانە فارس ناتووە لە مێژووە فیلمێک لەسەر مەستورەی ئەردەڵانت دروستکە یەک فارس ناتووە لە مێژوو تا فیلمێک لەسەر 12 سواری مەریوان و ئەمیرخانی لە بزێڕین تو ئەمانەتەوەی ڕۆژهەڵاتن لەسەر ئەمانە فیلم دروستکە بۆ چون ئەزانێ ئەوانە ڕوژاندنی نەتەوەیەکە و دروستکردنی یەک دانە چەمکە نەتەوەیەک پێوەی کۆ بێتەوە بە پێچەوانە ئەو دەسە خاتە قام کە خاتە نێو برینەکانت کە ئەو نەتەوەیە لە یەک دابڕێت من باسم ئەمەیە کە ئەمە جۆرێک تەحەداکردنە بە نەتەوەی کورد ئەم نەو سینەمایەوە ئەو جۆر ڕوانینە کە بەداخەوە سینەماگەری کوردی خۆشمان لە ڕۆژهەڵاتەش بەو ڕێگایە من کێشەکەم ئەمەیە لە کولیە منش پشتیوانتم خۆ ئێمە کێشەکەمانە لەوەیان نییە بەسەوەی کە ببین بە لاسایی کەرەوەی سینەماکارەکانی ئێران فارسەکان ئێوە ناڵم مە بەسم کوردەکەی ڕۆژهەڵات بەڵام پرسیارێکە کاگەمیرجان تۆ خۆت لەوێ سینەمات خوێنەوە مامۆستایی براکانیشت هەر کەسانی بەرزن لەو بوارەیە خێزانەکەتان بە تایبەت خێزانێکی دیارن ناسراون کاکەمیرجان هیچ برادێکی فارستان نییە وەکو تۆ هاوخەم بێ بۆ کورد بۆ میلەت بۆ مرۆڤ باشەکە کاکە مرۆڤ قسەیەکی دەریایەکی قوڵە کە هەر کەس بە پێی مەلەیە کە ئەیزانێ خۆی لەو دەریادا مەلێ بکات تورکێک ئەم دەریایە لە ئاستی ئیستانبول و ئەنکارا بینێ ینی لەوە زیاتر مرۆڤ نابین ساڵی پار مزاهرەیەک لە ئێران کرا منەمێ زۆر ڕوون باسی بکەم وە کوردێکی زۆر لە ڕۆژهەڵات بوو بە قوربانی و شەهید درا کوێر درا بریندار درا نزیکی فقط شاری سنە نزیک 3 تا 4,000 سەجنکراوی بوو بڵێ ئێوە خۆش بەڵێ ئەگاتە کاتێکە وەختێک باسی ئەمە ئاکرات چون کورد خەریک بوو قوربانیە داوە ئێرانی ڕزگارە کرد بۆ فارس و تورکەکە کورد چاوی ئێران بوو ینی شتێکیان بوو یان کوردستان چشم و چراغە ئیران پاش ئەوەی کە کوڕەکەی شا هاتە ناو گەمەکە و فارسەکان کەوتنە پشتی وە کورد کوتی ئێمە ئەوەمان ناوێ وە پشتی ئەوە ناگرین تەوای فارسەکان پشت بێ ئێمە ڕاوەستانتیان کوردی دواکەوت و کوردێکە ئەمە ینی ئەزانی چیە من تا کاتێک مرۆڤم لە ڕوانینی ئەوان کە وەکو ئەرتەشێک لە پشت سەری ئەوان شەڕ بکەم ینی کاتێک باسی خۆم بکەم ئیتە مرۆڤ بوو ئەمە کێشەکەیە قەیرانەکە باسەکە زۆر قوڵە باسەکە ئەوەیە تا ئەو کاتێک کە من داوای مافی خۆم نەکەم مرۆڤم کاتێک داوای مافی خۆمەکەم من کوردێکی دواکەوتوم من نازانم چیم من لە کۆڕەوەکانە و لە عێراقەوە هاتووم ئێرە خاکی تۆ نییە گوم بە بڕۆوە ئەمە ڕاستەهایەکە کە لەو دیێمە بە بیزین
ئەوانە خلە دیۆلەوانە زۆر بێ ماکسێ باسەکە چییە من نامێەوە بڵم نامێ بڵم مرۆڤ نییە تۆ لە نێو یەکدان لە ژێر چەترێکی سیاسەتە ئەژید کە ناتوانی هەتا خودی کوردەکەی خۆشم ناتوانم فیلم سەبارەت بە نەتەوەکەم دروستکەم من ئەبێ ئەسەمبولیکە زۆر پێچە ئاڵۆز بیکەم یا بۆم نییە لە ئێرانە ئیزن نییە سم کۆیشکاک دروستکەی تۆ بۆ دنیا میخانی لە بزێڕین بکەی بە فیلم بۆ دنیا ئەم چەمکانە هەڵبژێری ئەمە باسی مرۆڤایەتی نییە زۆری باسی سیاسەتێکە کە ئیزنی ئەمە نادا کە مرۆڤ بوون خۆی دەرخات من باسەکەم ئەوە من خەڵکی کەرکووکم لە مناڵیمەوە لە کەرکووک گەورە بوومە لە مناڵیمەوە ئەوەی لە عەرەبم بینیوە باوەڕت هەبێ یعنی ئێستا خوێندنەوە و بیرکردنەوەی کراوەی ئەم دنیا و ئەم جیهانە نەبێت ئێستاش کە دەمم کەیتەوە من حەزم بە عەرەب نییە بۆ لیانم بینیوە من بە چای خۆم بە مناڵی بینیومە کاتێککە حەماڵێکی کورد کاتێک کە کەسێکی تورکمان کاتێک کە کەسێکی مەسیحی داوای حەقەکەی خۆی لە عەرەبێ کردووە عەرەبەکە نیداوە بە عەگاڵێکەوە هەرچی عەرەب لەو منطقەیە هەموو هەمویان لەو کەسەیان داوە کام داوای حەقی خۆشی کردو من بە مناڵی دیوە ئەمە وای لێ کردووم من تەسەوادام وا گەلێ زار وا ئاڵێمەڵم عەرەب نییە کوردی خۆش بێت عەرەب نییە تورکمانی خۆش بێ ئەسڵە من گەلێ جارەڵەمەڵم تورکمان زۆر گەمژەیە کە خۆی یاوەتە پاڵ عەرەبەوە مەسەلەن کریستیانەکان زۆر گەمژن کە خۆیان ناوەتە پاڵ عەرەبەوە چونکە عەرەب نییەمانی خۆش بێ من هەموویم دیوە بە مناڵی بەڵام کەم زەمەنێکی کەیە کاتێک کە فیلمێکەکەم کاتێک کە بیرەکەمەوە ئەبێ لە بواری فیلمەکەمە خیانەت لە ویژدانی خۆم و مرۆڤایەتی نەکەم ئەمەیە مەسەلەکە ناشمەوێ بەو ڕۆحە مناڵیە قەومیەمەوە شۆڤێنیەمەوە بیر بکەمەوە من شۆڤێنی بیر ناکەمەوە کاکە من نەزانی ئەڵەن چی من نەزانی ئەڵەن چی من ئەڵم ئاغا خوێندنەوەیەک بە خوێندنەوە بڕێنە لای عەباس کیارۆستەمی من لە بیرمە لە زانکۆ بووم ئەمێ ئاو شتە بڵم زۆر جوانە ینی شاید بۆ زۆر کەس بێتە بیرەوەری وە دڵنیام بۆ هەمومان ئەمە ڕوویدا لە زانکۆ بووم لە تاران عەباس کیارۆستەمی فیلمێکی دروست کرد بوو کە خۆشی لە هۆڵی سینەماکە بوو و من چون فیلمەکەمان لەگەڵ چەندانە تەلەبە بین هاتینە دەرەوە تەوای تەلەبەکانێک کە بەیەکەوە بووین چوو بووین نزیک 15 نەفرێک کاتێک هاتینە دەرەوە پرسیم کتم چۆن فیلمێک بوو یەکیان وتی مامۆستای گەورە فیلمی دروست کردووە کەس ناتوانێت قسەی لەسەر هەر یەکی شتێکی کوت هەڵیت دەی باشە مامۆستای گەورە دروستی کردووە چیتان لێ حاڵی بوو هەڵیت لە کۆتاییە گەیشتین بەوەی کە هیچ کەس ئەو فیلمە هیچ حاڵی نەبووە ئەگەر من دروستم کردا ئەمیری غوڵامی جۆمیان نەگرم یان قسە دەریاوە بخنکەم هەڵیت بەڵام خەڵاتی کەن مامۆستایەکی دروست کرد ینی وەکو پێڵە سەرمایە نەمادین بۆردیۆ باسیەکە ئیزن بە من نادا ڕخنەی لێ بکرم تێگەڵم چی کاتێکە من مەبەسم چییە من نامێت دژ بە عەباس کیارۆستەمی بن ئەم ڕوانینە ئەو هێنایە کوردستان دژ بە کورد لە فیلمی بادمارە خالبوت یابدا با ئێمە لەگەڵ خۆی ئەبا چەندانە مەشەدی هەیە هەر بڕوونی دژ بە کووردا بەڵام ئەگەر لەگەڵ برادرانی کوردم قساکە مەڵەم ئەمە دژ بە کووردا ئەگەڕێتەوەڵێ نا ئەوانە وێڵکە خشتی جوانیشی هەیە کامە جوان من ناتوانم ئەوانەش بێڵکەم شتی جوان نبینم ئەمانەیە ئەمە فیلمەکەیە لە نێو فیلمەکە شتێکی کچێک لە نێو گەوڕەکەیە تەویلەیەکەیە خەریکە مانگایەک ئەدۆشەیە پیاو فارسەکە چێتە نێو تەویلەکە ئەڵێ تۆ حەزم لە چییە کچێکەڵە وەڵام حەزم لە شێعرت بیستووە تا ئێستا ئەڵێ نازانم شێعر چییە ئەڵێ حەزەکەی شێعرێکت بۆ بخێنمەوە کچێش ئەڵێ ئەرێ دەسەکە بە فارسی شێرێکی فروغی بۆ خێنێتەوە کچەکە لە نێو تاریکاییەکە کە خەریکە دۆشە وردە وردە دێت ڕووناکی پەنجێرەکەیدا لە دموچایی مەگەر ئەڵم مەگەر نەتەوەی کورد بێ شێعر بووە مەگە فروغی فەرڕۆزات گەورەترە لە شێرکەکەی من کە ئەم کچەی کوردەی من لە تەویلە لە تاریکیەوە بێ بە شێری فروغەوە بێتە دەرەوە یا زۆر یەک لەم دیمەنانە دیمەنێکی هەیە لەسەر چاڵەکە بە پیاوێک ئەڵێ تۆ شین و فەرهاد دەناسی دەستەکەن لەسەر شین و فەرهاد قساکەن پیاوەکە زۆر تێگەیشتیان لە ئاخرەوەڵێ نەمەزانی ئێوە ژەوانە ئازان ئەلەمانە بوو و ئەم فیلمانە من باسەکەم ئەمانە فیلمهای پۆست کۆلۆنیالیستی فیلمێکن کە تۆ بابەتەکە ناوڵوژێنی بەڵکو
بابەتەکان وەکو شوناس ئەتەپێنی بەسەریان من ئەڵێم ئەرێ شاید لە دێیەکە لە گوندێک باوکێک کچێکی کوشت بێت بەڵام هەر لەو گوند و دێ باوکێک کچەکەی نردووە بۆ زانکۆ باوکێک کچەکەی چووە پێشمەرگایەتی کردووە باوکێک ئەمانشمان هەیە بابەت بۆ لە سینەمای ڕۆژهەڵات ئەم بابەتانە ئێمە نابین چۆن خەڵات بەمە نادرێت لە فستیوە خەڵات بەوات ئەدرێ کە کوردێک قوربەسەرە خەریکە کۆڵبەریەکە خەڵات بەمە ئەدرێ کە کوردێک ماڵی وێران بۆ لە ناو لە ڕۆژهەڵاتە مەگە شۆقە نییە بۆ ئێمە فیلمهای شۆقی و ئاپارتمانیمان نییە بۆچی هەموو فیلمەکانمان باسی دێهات و گوندا مەگە لە ڕۆژهەڵات ئێمە کافیتریا و نازانم سینەمامان نییە بۆچی تای فیلمەکانمان باسی کۆڵبەرە من باسەکەم ئەمەیە تۆ وەکو مۆدێرنیتە نانەوێ نیشانتدەن تۆ ئەگەر بەرەیەکی دیکە لە دایک بێت یعنی 100 ساڵی دیکە لی بپرسی بڵێ کورد کەی بووەتە مۆدێرن ئەڵێ وەڵای نزیک ساڵەکانی 2050 ئەو چون ئێمە هیچ بابەتێکمان لە سلەیمانی پێ عەرز نەکردووە هیچ فیلمێکمان لە سنە و ماشان پێ نیشانەدا هەرچێکمان پێ نیشانداوە دێهاتەکان و شاخ و چێوەکان ئەمەیە بابەتەکە دوو یەکدانە ڕخنە بوو لە بیرم چوو بیڵێم یۆڵمازگۆنای یەک شتی زۆر جوانە بۆیە من ناتوانم یۆڵمازگۆنای هەرچەند فیلمەکانیشی بە تورکی بێت بە تەواوی بە پێست و ئێسقانەوە کابرایە خێنی کورد لە لەشیا بووە ینی بەڕاستی خەمخۆری ئەم نەتەوە بوو ئەم کابرایە یەک شت بە تورکەکان ئەڵێ ئەتۆ ئەڵەی من دواکەوتوم ئەتۆ ئەڵەی من مۆدێرنیتەم نییە تۆ ئەڵەی من هەموو شتێکم بەڵام کێشەکە لە لای تۆیە سیاسەتە نایڵێ من پێشکەوم سیاسەتە ڕێگاکانی لە من بەستووە کە من پەیوەندی لەگەڵ جیهان دروستکە بەڵام لە سینەمای ڕۆژهەڵاتە ئەمەیە بابەتەکە بە تایبەت ئەم شتێکە لە ناوەندەوە بۆ ئێمە دروستکرا کە دوای کاک بەهمەنی قوبادی و ئیکسویگریکی شاتن بۆ ڕێگاهاتن ئەمەیە سینەماگەری کوردی ڕۆژهەڵات دواکەوتووی و کێشەکانی کوردستان نە بە سیاسەتی ناوەند بەڵکو بە شاخ و چێوە قوڵەکانە کە ڕێگای ئێمەی دابڕیوە لە جیهان هۆکارەکەی کێوەکانی داڵاهۆ ئاربابا و ناڵشکێنن کە ناڵن ئێمە پەیوەندی لەگەڵ جیهان دروستکەین ئیتر کێشەکان ناوەند نییە من باسەکەم ئەمەیە ئەم فیلمە فیلمێکی ڕخنەگرانە و ڕاستگووانە نییە لەگەڵ حەقیقەتەکانی کە لە ئێران یعنی تۆ مەبەستەکەتەوەی ئەم فیلمەشێکێکە لەو فیلمانە سەداسە لەو فیلمانەیە من لەو خوێندنەوەی ئەو دیمەنانەوەی کە بینیومە فیلمەکەم بینیەوە نە دەرهێنەرەکان ئاسم نە نووسەرەکان ئاسم و تەنانەت هەنێ لەو فیلمە کوردیانە بینیوانێ عباسی کیارۆستە من بینیەوە هەر لە سەرەتاوە من تاقەتم نەبوو دابنیشم بە دیاریەوە یەکێکیان ئەوەی مەخمەڵ محسن مەخمەڵ باف ئەوەی قەنەهاریم بەدڵە ئەویش زۆر ڕەشەکەی هەیە نە ئەوە سەمیرەیە هەیەی بەڵێ هینکسێکیڵم بەس من مەحسن خۆیڵم قەنەهاریم بەدڵ بووە ئیتر هەنێ فیلمیانم بینیوە ئاوا بەدڵم نەبووە دەردی بەڕێستان وتان کاکە میر یعنی من کە شکانەوەی میلەتێک بێ حەزم پێ نییە هەرچ میلەتێک بێت یعنی درامایە کرا لە عێراق کردیان کۆمەڵێک لە هونەرمەندە گەورەکانی کوردستان سلێمانی و هەولێرش بەشدار بوون تایە دراماکە بیریم نییە ناوەکەی چی بوو لەوەی ئێستا ڕێزان خان لەگەڵمانەیە بزانێ ئاسیا کەمال دەوریتیا بوو دەوری بتوڵەیە بینی ئەویش عێراقی بوو کاتێک کە من سەیرم کرد سێرم کرد عێراق لەم کاتەیە بەو هەموو گەندەڵی و پیسپۆخڵی و فەوزایی کە هەیەی هێشتا ئەو ئێوێ ئێستا شایانویانێ و کورد بشکێنەوە یعنی ئەوەم هەمان شێوە بینیەوە کە تۆ جەنابتان باسیەکەن خۆمانەی بەهمەنی قوبادیش بە هەمان شێوە ئەوانم تیا بینیەوە بۆ بابەتی ترت نییە بۆ ناڕوویتە ناو شارەوە بۆ هیلا بێ لە دەرەوە بیت بەڵام ئەوەی پشی لە گورپەکان کە چۆن ناو ژێر زەمینەکانی تارانەوە پێ جوان بوو چون لە تاران لە تاران بوو یعنی شتی تر هەیە ئاواز هەیە دەنگێک هەیە حەزەکە گۆرانی بڵێ حەزەکە ئازاد بێت لە ناو تارانە اینجا ئەگەڕا بە مەهینەکانی ئەوانم پێ جوان بوو ئەمە مەقسەدمەوە ڕقم لەوە بێ بەس ئەویان زیاتر ئینسانی بوو من لەم فیلمەشە ئەوەی کە سەیرم کرد من وەکو سێرکردنی خۆم شتە ئینسانیەکانم تیا بینیەوە بەڵام نازانم بە هیچ شێوەیەکە و دەرهێنەرێکیە
و با هەنێ برادرش وا تەسەور نەکەن بڵێن سەرکەوت لەو جەماعەتەیە کە پشتی سینەما ئێران نەگرێت. من ئەو ڕوانینەم نییە کاکسەر کۆ دەزانم تۆ نایناسم خۆم هەیناسم نیمە یاری من باسەکەم زانی چییە باسەکەم ئەوەیە با حقیقەتێ لەگەڵ خۆمان درۆ نەکرد جاری وایە حەزەکەم ئیتر قسە نەکەم بەڵام خەمخۆری نەتەوە نایاڵە جاری وایە حقیقەتێک نەڵێ بەڕاستی سینەمای کوردی جاری وایە تەسەورەکەم خەریکە غەدرێکی گەورە لەم نەتەوە ینی جاری وایە من لەگەڵ خۆم ئەڵێم چەندێ شێرکۆ چەندێ ناڵی مەحوی نیان هێشتم زمانە ئاسیمەی لە بێت بە هەرموو جۆرێک جوانیەکانی ئەم نەتەوەیان دەرخست سینەمای کوردی خەریکە نەتەوەی قوربانی نەفرێک بۆ خەڵاتێکەکە ئەمە غەدرە جاری وایە ئەمە بینم جاری وایە ئەمە ئێشم پێگەێنێ وەکو کەس من ئەڵێم هۆشی هۆکارەکەشی ئەزانم بەختیار عەلی یا ڕەفیق سابیر وانە کاتێک توانیانە چیرۆک و شیعر بنووسن کە خوێندنەوەیان لەسەرم نەتەوە بووە چون شەڕی ئەوان وشەیەوە وشە ئەبێ لە نێو کۆمەلگا هەڵی بکێشێت بەڵام سینەماکاری کورد هیچ پەیوەندیەکی لەگەڵ کورد نەماوە ئەسن کورد بەلایەوە گرنگ نییە ئەسن هیچ شتێکی کوردایەتی بۆی گرنگ نییە نە پارەکەی لە کوردستان وەرەگرێ نە خەڵاتەکەی کوردستانەیدا هیچێکی کوردستان نییە هەر بۆیە زۆر بە پیازەکەی فرۆشی ئەم نەتەوەیەوە و ئەلئانیش دانیشە لەگەڵ زۆربەی سینەماگەرەکانی کورد من ناونایەنم ناڵم سەداسەد هەمانە کەسی گەورە و بە ئەزمون و باس خوێندنەواریشمان هەیە بەڵام لی بە پرسە بڵێ شێخ ڕەش چییە نازانە بە قورئان نازانێ میخائیل لەبزێڕین چییە وەڵڵا نازانە قازی و لی ئەلام پرسە بڵێ کۆمەڵەی ژێکاب چییە نازانە خو من ناڵێم ئەمانە هەموومانە بێ بیزانی بەڵام من ئەڵێم خاوەنی نەتەوەیەکی وێران و قڕبەسەر و شەپرزمین کە تۆ ئاواش پرزم نیشانەدەی من ئاواش کاول نیم یعنی بە تەردیداتی ئاوا کاول نیم ئاڵی من مەبەستمە نەتەوەیەک بۆ خەڵاتێک بۆ خۆم ناکەمە قوربانی یعنی با ئەو خەڵاتە نەگرم بەڵام ئەم کوردە من تەسویری وا لە ڕۆژهەڵات لە سلەیمانی ئەیبینم ئەم تەسویرە تۆ لە تارانە نایبینی یعنی کاتێک کە تۆ ڕۆیتە نێو سلەیمانی ئەبینی لە ناو کۆڕێکە دانیشن شیعرە خوێندنەوە قساکن وەڵڵا تارانێکی 16 ملیۆنی بە قەست سلەیمانی دانیشتن و کۆڕیتیانیە من نازان بۆ ئەمە نابێ بکرێ بە فیلم بۆچی ئەمانە فیلم نین بۆچی تا ئێستا ئەم کوردە هەزاران فیلم دروستکراوە بۆچی یەک نەفەرمان نەچوین حەفسەخانی نەقیب بکەین بە فیلم مەبەستم چییە مەبەستم ئەمەیە بە خوێندنەوەی نەتەوەی خۆمان جوان و ناحەزەکانمان بۆ دەرەکەوێ وازانین کامەی بابەتی فیلمە کامەی نیە ئێمە خەریکین بە چاویلکەی نەتەوەکانی دەرەوە سەبارەت بە کورد فیلم دروستەکەین ئانجلۆپلۆس فیلمێکی هەیە سەبارەت بە کورد بەڕای من مێژووی سینەمای کورد و ئێرانویت بەقەت ئەو فیلمە باسی جوانیەکانی کورد ناکە هەنگاوە معلقی لە کلاکە شتێک کاسە قسەی تیان ناکرێت باسەکەم ئەمەیە کە تۆزێک خەریکین بە چاویلکەی نەتەوەیەکی کا خەریکی نەتەوەی خۆمانە خوێنینەوە ئەمە من لەگەڵی کێشم هەیە کاکە میرجان ئەوە لە هەموو سەردەمێکەمە هەبووە لە هەموو سەردەمێکە کۆمەڵێک کەسمان هەبووە و زۆری نەشن ئەم زۆرینەیە لاسایی کەرەوەن لاسایی تر سینەمای ئێرانەکەنەوە لاسایی ڕۆشنبیری ئێرانەکەنەوە هی عێراقەکەنەوە هی بەغاکەنەوە هی دیمەشقەکەنەوە هی تورکیاکەنەوە ئەمە هەر هەیە ئێستا ئەوەتانێ بڕۆ لە ناو بازاڕە لە ناو میدیای کوردیە بڕۆ سیرەکەی وشەی ئینگلیزی بە لێشە و کەوتۆتە ناو زمانی کوردیەوە لە کاتێکە بۆ هەموو ئەو وشانە ئێمە وشەی کوردیمان هەبووە بەکارش دێت ئێستا کەس اینجا تۆ وەرە لە بواری سینەما و ئەدەبیشە ئەمە هەیە بەڵام بامێ دوور نەکەینەوە بێمەوە سەر ئەم فیلمە من ئەم فیلمە ئەوەی کە بینیم تیالای من جوان بوو ئازایەتی ئەو ئافرەتەم بینی لەو ئافرەتەیە ڕۆحی تەحەدام بینی ڕۆحی بەرەنگاربوونەوەم بینی هەتا من لای من بێت فیلمەکە من ژانرەکەی بە ژانری بەرەنگاربوونەوە ئازانم نەک درامی من وایە بینمەوە هەتا ژانرەکەی نۆڕالیستم بوو کاک نۆڕالیسمەکان جۆرە بەرەنگاربوونەوەی تیا کەسایەتی لە بەرابەر کۆمەڵگا بەرەنگارە بێت بەڵێ ئەم ئافرەتە سیارەکەی ماشێنەکەی لێ وەرەگرنەوە هەر تەحەداکە چه کۆڵبەریەکات وەلە کۆتایی ئیشەکەشە من ئەمەم تیابینیەوە یعنی لە دیمەنی ئەوەی کە تەقینەوەکە ئەبێت ئەمە من لە لای خۆمەوە یڵێم کاگ
ئەمیریجان یعنی ئێستا ئەم ڕێگایە من لەم دیمەنەیە وان بینیەوە کەمە ڕێگەیەکی سەختی لە بەردایەوە تا ماشێنەکەیان لی وەرگرتەوە بەپی خۆی ڕات ئەمە پێ جوان من خوێندنەوەمە بۆ ئەمانە لێرە تەحەدای تێئبینمەوە ترسەیە هەمویانە ترسن ئەمە لێرە هەر لە دەموچاوێ بەرەنگاربوونەوە بینمەوە ترس نابینم لەم دیمەنەیە کاک ئەمیرجان ئەمە کۆتایی ئیشەکەیە لای من تەقینەوەکە ئازایەتی ئەم کچە وای کرد هەموو کۆڵبەرەکان واز لەو عادەت و تەقالیدە کۆنە پیسە بێنن هەمویان ڕاکەن بەسەریەوە کە ژاڵ وەکو سمبولێک سێرکەن هەمویان هاتنە سەر جەنازەکەی ئەمە کە پێش دوای ئەمە دوای ئەمەیە کە تەقینەوەکەیە دووکەڵەکەیە باڵە تۆزەکەی من لێرە پێمەڵێ ئەڵێ ئەم تەقینەوەی ئەمە من وایە بینمەوە ئەڵێ ئەم تەقینەوەی هەوڵیدا گۆڕانکاری لەو عقلیەتەشا دروستکات وای لێکردن لە کۆتاییە ئێمە ئەمە ئەبینین هەر هەمویان ڕائەکەن هاوارەکەن کە ژاڵ و دێنە سەری ئەمە خوێندنەوەی منە کاکە میرجان ئیتر ئەو سینەماکارە ئێرانی ئەو دەرهێنەرە ئەو نووسەرە چیکەی لە پشتەوە هەیە ئەوە شتێکی کەیە من ئەمەم خوێنەوە ئیتر ئەگەر هەڵەش بم کاکە میرجان هەڵە نییە کاک خوێندنەوەیەکی جیاوازە ینی هەرچەند کۆڵبەرەکان کاتێ تەقاگرێ تەقینەوەگرێ هەمویان دەرناچن ئەگەر برادرێکیان بێ گەڕێنەوە لەگەڵ خۆیانێ بەنە دواوە ینی کەس بە برینداری کۆڵبەر لە شێو بەجێ نێشتووە ئەمە یەک دوو هەمەوەی کە ئەگەر نەگەڕابوایەنەوە وە چیرۆک لەوێنە وێڵ وایە ئەو کۆتایی کراوەی نامە چون ئێستا تۆ نازانی کە ژاڵ مرد یا زنومەوە بەڵام ئەگەر بەجیان هێشتا بڕۆشتایان ئەمە ینی پایانەک بەسرا ینی لەگەڵ مەرگێک لەگەڵ تەنیایی پێڵن تەنیایی قوربانی لەگەڵ تەنیاییەکی قوربانیە ڕوون بەڵام لێرانە ئێمە لەگەڵ ئەوەین کە ئەگەرنەوە سەری شاید بریندارە ئەتوانن بیبەنەوە فریاکەونوانە ئەمە بێتەوە هۆی ئەوەی کە کۆتاییەکەی کراوە بێت و تۆ ئەو هیوایەت هەر بۆ دروست بێت کە کەژاڵ بەردەوامە لە ئەمە ئەتوانێت بۆ ڕای نەکرد بێت بەڵێ خۆ هەنێکیان پێشانەدا ڕاکەن بەسەنێکیان دێنە سەر ئەگەر هەمویان ڕایان کردایە بە تەنیا بەجیان بێشتایە تۆ ئیتر دەزانی کە مردنی سەدا بەڵام مادام ئەگەڕێنەوە هیوا دروست ئەو کاتە من 100 هاوڕاتە بوومەوە سینەما ئێرانی ئەو باسەکەی تۆزێ هین من بۆڵم ئیدوار سعیدیە من خوێندنەوەکەم ئیدوار سعیدی هەموو بابە و ئیهام حەسەنە ئەم سێدانە بە تایبەت لەسەر ئەماسەن کۆرسێکی ئاکادمیایە ئەم پۆستکۆلۆنیالیستی ئێستا لە ئەمریکاشا خوێندرێت و بە تایبەت هێندێک وڵات کە لە ژێر ئیستیعمار و کۆلۆنیالیستا بوون وەکو خودی فەڕەنسا و فلستین وڵاتە ئەفریقیەکان وەکو کوردستانات هندوستان ئەمانە بە تایبەت ڕخنەگرن لە بەرابەری ئەم جۆرە فیلمانەی کە سەبارەت بەوان دروستە ینی ئەگەر کوردی خۆمانەیەکەن ئەڵێن بۆ ئەیکەین بەڵام هەر ئێستا بە 200 کتێب زیاتر لە هندوستان دش بەو شێوە بەرهەمانە نووسراوە کە مەکەن تکایە لەوانە بەرهەم بێنن دش بە هندوستان بەرهەم بێن نەنا منش دژی ئەوەم چونکە ئێمە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ شارستانێتێکی گەورەمان هەبووە وەکو کورد و میلەتانی دەوروبەرەمان ئەو شارستانیەتەی نەبووە چی هۆریەکان بێ و چی میتانیەکان بێ و چی سۆمەریەکان بێ هەر سۆمەریەکانمان بەسە کە ئێمە بڵین نووسینیان داهێناوە و بە هەموو دنیاە بڵاو بۆتەوە یەکەم میلەت بوونە و هەر قەڵای چەرمومان بەسە تا ئێستاکەش بڵین یەکەم گۆڕینی قۆناغی شارستانی بۆ نیشتنی لە ڕاوشکاریەوە بۆ نیشتنی لە قەڵای چەرمووە بۆ کە میلەتی کورد بۆ 10,000 ساڵ پێش ئێستاکە بووە کەواتە ئێمە میلەتێک بووینە خاوەن شارستانی بووینە بەڵام ئێستاکە ئێمە خۆمان لە خۆمانە دەین کاکسەرکۆدیەک شتی کەژاوە بە بەو قسەی تۆ زیادکەم ئەوت لێرانە ئەم شەو نازانم هاتوومەتە سەر بە دژایەتی لەگەڵ ئێوە تاحەتی گەردنمان نازاکە پرۆفسۆر ئەلحافز بە ئیدوار سەعید شتێکە نووسێ بۆ ئیدوار سەعید ئەڵێ ئیدوار سەعید ئەمەی کە تۆ ئەڵێ مەترسیەکی مەزنی بەدواوەیە تۆ خەریکی ئەڵێ من خاوەنی شارستانیەتم ئەمە ئیدوار سەعید دەڵێ
الحافظ وڵامی داتەوە ئەڵە تۆ ئەڵێ ئێمە خاوەنی شارستانیەتین جۆرێک لێکردووە هێندێک لە فلیستینیەکان و عەرەبەکان و ئەم وڵاتە دەوروبەریانە ئەم بیرۆکەیان بۆ دروست بووە کە ئێمە پێش ڕۆژهەڵاتیەکە خاوەنی شارستانیەتین پەس ئێمە پێشکەوتوین. منە زانی باسەکەم چییە؟ ئەمە لە ناو فارسەکانە بووەتە هین هەنڕی کۆربۆن داریوشی شایەگان وانە ئەیانەیە بیسەلمێنن کە مێژووی تەواوی جیهان لە ئێرانەوە دەست پێەکە. تورکەکان ئەیانەیە بیسەلمێنن لەوانە کوردیش ئەڵێ من سوبێنەوەمە. منە زانی ئەڵەم چی باسەکەی من ئەمەیە نە لە هیچ نەتەوەیە سەرترم برایم ئەحمەد ئاسایی ئێڵێن نەدوا کەوتوترم. باسەکەی من لە مایە چیرۆک دروستکەن. هیچ فیلمێکی کوردی چیرۆکی ئەم فیلمەش چیرۆکی نییە. فیلمێکە کە ئەگەر من هەڵی گرم بابەتەکە هەڵگرم بیبەمە چۆت پێ بڵم بیبەمە بەغدا دەرنایەت لە بەغدا چی لێکە ئەم فیلمە بەس نیشانەدە تایبەت بۆ یەک شوێن بۆ کوتانی یەک شوێن دروست بووە. چیرۆک نییە یەک فیلمە دەکۆمنتاریەکی دەکۆدرامیەکە کە دروست بووە فیلمای نیۆڕالیستی کە ئەگەر نەزانی چۆنی دروستەکەی زۆر مەترسیە بۆ یەک نەتەوە. تماشای فیلینی ڤیسکۆنتی ڕسۆلینی ئەنتۆنیۆنی ئەو بەرە نیۆڕالیسمە ئیتالیاکەن وڵاتێکیان برد دەژێ پرسیار. ئێمە فیلمەکانمان ڕخنەگری دژ بە حکوومەتی نیە نیۆڕالیسم دژ بە حکوومەت و سیاست ڕخناکرێ. فیلمی نیۆڕالیسمی کوردی دژ بە نەتەوەی خۆمان خەریکە هەڵوێستەکرێت. من ئامەیە باسەکەم من ئەڵەم سەرتەمیم بەڵام بابەتهای من ناڵم بابەتی جوان ئاغا فیلمەکانمان با پێکەنینی تیا بێ و گریان و شیوەن و ڕۆڕۆیتیانە بێ لە ناو کووردا خەجاڵەتم خەتەنەکردنی ژنمان نییە مەیکەن ئەمە مەکەن هەیە ئەمانە هەیە بیکەن بەڵام بی چیرۆکێنن چیرۆکی بۆ داڵبڕژێنن یعنی تایبەت بۆ وێرانکردنی نەتەوەیەک دەستی بۆ مەبن بە چیرۆکەوە بێن سەریشی بۆ شۆڕەکەمەوە بە شانازەی شەو باسیەوە. منیش هاوڕاتم کۆکی کاکسەکە من ئەم شوآخر ئەم فیلمە من ئێستا دیسان بڵێمەوە لە جێ کاک ئیدریس هاتم بە دڵنیام کاک ئیدریس زۆر لە باشتر لە من توێژینەوەی خوێندنەوەی بۆ فیلمەکە بوو. من ئەو شەو هاتم ئابە و نەنووسراوەوە دووسیانچێرێکی ئەلان لە حینە قسەشان نووسیم. من جەنابتان بە منتان کورد بە زۆر بە خێرایی ینی لە 20 دقیقە فیلمەکەم تەواو کردەوە نە خستمە سەر خێرایی زوو بڕوات ئینشاءڵڵا کاتێکی کە بە تەواوی ئەیبینم و خۆم و خۆت و ئەگەر کرا بە یەک شەو قسەی لەسەر بەو هیوایە نا منیش خۆم ئامادە نەکردو بوو بۆ ئامادەکردن من بەس لە ڕووی تەکنیک و خوێندنەوەم بۆ بوارە هونەریەکانی فیلمەکە بۆیە هەر فرێمەکانیشم دانابوو داواشم دانابوو کە کاکەدری زیاتر چونکە هەتا لەگەڵ کاکەدریسە کە پێم وتم کاکەدریس من زۆر ئاگاداری سینەمای ئێران نیم بەقەت تۆ شارەزانی ماگاداری نیم بۆیە حەزەکەم تۆ بیت پێی خۆش بوو خۆشی بەڵامی ترەوە دەرفەتی بۆ ڕێک نەکەوت ئەوە بوو تۆش بوویت هەر پێم خۆش بوو تۆش بیت چونکە نەمەویست لەسەر فیلمەکە بڕۆم وەکو ئەوەی کە من بەس خوێنەوەکەی من بێ با خوێنەوەکانی ئێوەش بێت بۆ چوونی تریژەیە بە بۆ چوونی ئێوە جوانە من بەس لە ڕووی تەکنیکەوە و لە ڕووی داڕشتنی سیناریۆ و وەکو خۆتە زانیت ئێستا درامای کوردی یان فیلمی کوردی پڕێتی لە دایالۆگ لێرە من دایالۆگم کەم ببینی مەسەلەن ئەو شتانە ئەمە یەکێ لە تایبەتمەندیە باشەکانە کە لە سینەمای ئێران بە تایبەت ئەوە من پێشتەی ژەو ڕخنەیەم بووە لە سینەمای ئێران بە تایبەت دوای ئەو سینەمای ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان ئێمای بینین ئەمەیەکە حدودی شانۆ سینەما خەریکە لە یەکجیا بێتەوە جیاش بووەتەوە ئەمەی کە ئێستا ئێمە لە باشوورە ئەیبینین ئەمەیەکە ئێستاش سینەمای باشوور لە ژێر هێژمۆنیای شانۆ گیری کردووە چ لە نواندن چ لە سناریۆ نووسین چ لە حتا ئیدیتکردن و دەرهێنانیشە ینی ڕستەی شتێک هەیە کە میشایحانیە ئەڵێ ئەو کاتەی کە موسیقا توانای قسەکردنی نییە زمان دێ بەهانایەوە سینەما ئەمەیە ئەو کاتێک کە تەسویر توانای قسەکردنی نییە زمان دێ بەهانایە بەڵام شانۆوانە شانۆ چون میدیۆمەکە میدیۆم لانگشاتە لانگشات بینەر ئەیبینێ تۆ کاتێ زیبکەیەک لەسەر دموچاوتەواتەوە بە بینەر بڵێ ئەوە زیبکەیەکم لێرە هەیە ئەبێ بە حیوار بیڵێ ئەبێ بە دیالۆگ بیڵێ ئەو زیبکەیە بە دموچاومەیە خەریکە عاجز مەکە هەڵێڵم چی بەڵام سینەما نایەوێ
کلۆزاپێک سیم کلۆزاپێ لە زیبکەکە بگرە دەرەکەوێتی حیواری بۆچی هەر بۆیە ئەمە ئێستاش لێرانە ئەمە یەکلا نەبووەتەوە ئێستاش حدودی بینی شان و سینەما 100% دیاری نەکراوە لە بە تایبەت لە نواندن وە سناریۆ. بەڵێ منش هاوڕاتم منش مەبەستەکەمەوە بۆ لە میشەیە ئەوەم بینی ئەوانم پێ جوان بۆ باسی ئەوانەش مەکرد چونکە ماوەیەش یەک دوجارێک باسی سیناریۆ شت هاتۆتە پێشەوە بە ڕێزیشتان چەند وانەیەکە دووتۆتەوە لەو بوارەیە مامۆستاکاوە معینفەر وتوێتیەوە کەچی سێرەکەی ئێستا شەر لە باشوورە پڕێتی لە دایلۆگ و دایلۆگەکان زۆر جار ئەوە نەوتراوەتەوە خەریکە بێ بە شوناسی سینەمای ئەسپ و قیتارەکەی فیلمی هندی وای لێ هاتووە کاکەم ئێستا شەڵێ چی ئەڵێ وڵا دوایی پێتەڵێم دیمەنێکی دروست کردووە کابرا دێ بۆ لای ئەو دائنیشن بەیەکەوە چایەکە خۆنەوە بۆ مەوزوعێک ئەڵێ دوایی پێتەڵم ئەی بۆ لەوێ نایڵی ئێم دیمەنە دروست کرد زیادەیە دیمەنەکە یەک دنیاشت ئێستا تۆزێ پێش ئێستا باسم کرد یەکێکەڵێ دەرگایە یەکێکەڵێ بڕۆ دەرگا بکەرەوە یەکێکەڵێ واچم دەرگاکە ئاکەمەوە هێشتا دەنگی دەرگاکە نهاتووە هێشتا دەرگاکە تۆ پێم پێشاندا ئەم هەموو 12 جارە لێ دەرگا یعنی بنە سیمای هینی باشوور بەداخەوە ئەمە مەقسەدم لە شکانەوە نییە ئەوە ئەوانە ئامانە بیڵێن قەیناکە بە کورد هەر چوار پارچەش بیڵێن نالەمانەی کە خۆمان ڕاستکەینەوە قەیناکەوە ئەمە جیایە لەو ڕخنەی وایەسە لە فارس و سینەمای جیاگرت ئەمە ڕاستکەمەوە لای لیناخان ئەوە نێ باسی کاکە دریسمان کرد لیناخان من ئەگەر بکرێ بچمە دەرەوە من 2 دقە بخەنە دەرەوە شاهنم نەماوە لەسەر یەکم هەر تەواوە بین کاکە دریس پێم وایە بەسە ئەڵێ لیناخان ئەڵێ باشتر کە بۆی نەکرابێ لیناجان کاکە دریس بەزەبت لەو بڕوایم لە 199 ئەمانەی ئەوت کە کاک ئەمیر وتوێتی کە کاک ئەمیرەی وت وا تەسەور نەکەی ئەو لەگەڵ بۆ سوونی خۆزگە کاک دریس بەهاتایە وەکو کاکە میر وتی زۆر شتی وردەکاری جوانتری لابوو منیش بۆیە هەر ئەوانە مەڵبژار چونکە ئەوان ئاگاداری ئەو مەسەلێن و منیش ئاگاداری سینەمای ئێران و ڕۆژەڵاتی کوردستان و هەموو گەشەکانە نەک من بەقەدەوان ئەوە بوو بەڵام من بۆیە بەس خوێندنەوەی تەکنیکیم کرد وەکو سیناریۆ وەکو کارەکانی تری فلیمسازی نەمتوانی بڕۆمە ناو بوارەکانی ترەوە چونکە بەقەدەمان ئاگاداری ئەو مەسەلەیە لە کۆتاییە کاکە میرجان زۆر سوپاس دەکەم ئەو دەستانت خۆش بێ گەورە کردی چاوەکەمی کاکە سەرکەوژێن چاوەکەمی زۆر سوپاس قوربانی تۆ بەم برا گەورەمی وێستەیە لای هەمووتان خۆش شەوشاد ئازیزان زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم کاتێکی خۆش بۆ گەرمکردنی بابەتەکە و بۆ هاوکاریکردن لە بابەتەکەیە زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم کاتێکی خۆش